ڕزانان کاتتان باش هیوادارم هەمولاکتان باش بن خۆشحاڵم بۆ جارێکتر بەدیدارتان شاد دەبمەوە. ئەم شەو باز لە کردی گەشتیاریەکەین کە چۆن ئەتوانێت لە هەرێمی کوردستان ئەو هەموو بێکاریەی لە هەرێمی کوردستان هەیە لانی کەم بۆ ئەو کەسانەی کە ئەو ڕشتە ئەو بوارە ئەو پسپۆڕێتیان هەیە بتوانین کاراتری بکەین بۆی کە بتوانین بیانکەن بە خاوەنی کاری خۆیان. لە ڕاستیە ئێمە هەرچی پەیوەندی بە سروشتەوە هەیە خوا چوار وەرزیاوە پێمان نزیکی 800 شوێنەواری گرنگمان هەیە و کەشوهەوایەکی زۆر لە بارمان هەیە. ئەتوانین لە هەموو وەرزەکانی ساڵدا ئێمە گەشتیاری گرنگێکی تایبەتی پێبین و چەندین ناوچەی جیاوازمان هەیە کە ئەتوانێت لانی کەم ئەگەر لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەبێ لەسەر ئاستی عێراق بتوانین ئێرە بکەین بەو پنتەی کە زۆرترین گەشتیاری عێراق سەردانی بکات. بەڵام تا چەند پلانێکی وردمان هەبووە تا چەندە لە دید و لە ڕوانگەی حکومداری ئێمەدا ئەم کەرتە بەقەدەر بەهای خۆی گرنگیەکەی تێیگەیشتوین و فەرامۆشمان نەکردووە. ئەمەیان چەند کەسێکی پەیوەنددار و کۆمەڵی مامۆستای زانکۆ و هەروەها گەنجانێکی تایبەتمەند خاوەن هۆتێل و چێشخانەکان لێرەن. هەرچەندە ئێستا مناقەشەیەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەندێک لایەنی ناو حکوومەت ئەڵێن کەرتی تایبەت ئەڵێن ژماری گەشتیاران لەم سەری ساڵەدا بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردووە تا ئاستی نیوە. هەندێک لە داو دەستگاکانی حکوومەتیش دیدێکی جیاوازتریان هەیە ئەمەوێ دەرفەت بڕەخسێنین گوێ لە هەردوو دیدەکە بگرین. بەڵام لە هەموو حاڵەتێکدا هیچ سێکتەرێک نییە کە بەهای خۆی نەبێ. بەڵام سێکتەری گەشتیاری یەکێکە لەو سێکتەرانەی وەکوتم خاڵی بەهێزی زۆر زۆرە لە هەرێمی کوردستان یەکێکە لەو سێکتەرانەی کە ئەکرێ فریای ئایندەی ئەم وڵاتە بکەوێ. چونکە ژیان لەسەر دوو شەد وەستاوە خۆشی و کەیفخۆشی و خواردن. ئەمە جگە لە پێداویستیەکانی کەرتی تەندروستی ئەوانە لە هەمان کاتدا خاڵی بەهێزی ئەوەشمان هەیە کە هەندێک لە شارەکانمان شوناسی بۆ دروست بکەین شارێک شاری نەخۆشخانە و چارەسەر بێ، شارێک شاری پایتەختی سیاسی بێ، شارێک پایتەختی گەشتیاری بێ، پایتەختی ڕۆشنبیری بێ. بەپێی مقاومات و تایبەتمەندێتی شارەکان بتوانین وا بکەین لەو شوێنە پارە کۆ بێتەوە، وا بکەین ببێ بە بودجە بۆ ئەو شارە. بەڵام بەداخەوە بەڕاستی ئێمە نەمانتوانێت وەکو پێویست هەوەیە شوناس بۆ شارەکانی خۆمان دروست بکەین. هاوکارم هەڵکەوت عەزیز راپۆرتێکی جوانی ئامادە کردووە با بە یەکەوە سەیری بکەین و دواتر لەگەڵ میوانەکانم دەسەکەین بە گفتوگۆ فەرموون. کاژێر سێی بەرەبەیانە و لە بەغداوە پاس ریزیان بەستووە بۆ بەڕێکەوتن بەرەو ناوچە گەشتیارەکانی کوردستان. فرات حەسەن کە خۆی زیاتر لە 5 جار سەردانی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستانی کردووە ئەم جارە دەیەوێت خۆشەکەی لەگەڵ هاوژین و منداڵەکانی بەش بکات و ئەوانش چێش لە کەش و هەوا و ناوچە گەشتیارەکانی کوردستان وەرگرن. من پێشتر 6 بۆ 7 جار ڕۆیشتوم. حەز دەکەم لەم کاتانە گەشت بکەم. دوای سەری ساڵ دۆخەکە هێمنترە. حەزم بە قەرەباڵغی زۆر نییە. کەشەکە زۆر خۆشە لەوێ. زوو دەچم سەردانی دەکەم. حەز دەکەین ئەوانیش کە سوکاری خۆمانن. خۆشە. دەچین بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان. کەش و هەوا زۆر خۆشە، سەقامگیری هەیە، ئێستا بەفر هەیە، زۆر خۆشە. ئێمە چه شوەردەگرین؟ ڕووداوە ئەمنی و سیاسیەکان تاقیکردنەوەکان دەوام وای کردووە هەندێک جار هاتنی گەشتیاران کەم ببێتەوە. بەڵام ئەمە بە گوتەی خاوەن کۆمپانیاکانی گەشتیاری کاتیە و زۆر نابات پاسەکان پڕدەبنەوە لە گەشتیار. کۆمپانیا گەشتیارەکان لە هەفتەیەکدا 2 جار بە پاسی پڕەوە دەچنە کوردستان بۆ هەر گەشتیارێک 99,000 دینار بۆ مانەوەی 5 ڕۆژ وەردەگرن. کەمبوونەوەی گەشتیاران بەهۆی قوتابخانە و دەوامەوە دەبێت. بەڵام سوپاس بۆ خوا جوڵە دەست پێ دەکاتەوە. ئێمە کارەکەمان وەرزیە.
لە کاتی بۆنەکان و نەبوونی داوامدا گەشتیار زۆر دەبن بەس داوا دەکەین لە نشینگەی هەولێر کار ئاسانیمان بۆ بکەن زۆربەی خەڵک حەزیان لە هەولێرە کەچ هەولێر زۆر خۆشتر دەبینن خەڵک حەز دەکات ناوچەی خۆیەتی حەز بە غەریبی ناکەن لە هەولێر هەموو شتێک ئاسان دەکەوێت ناوچەیەکی گەورە و فراوانە پێچەوانی دهۆک و سلێمانی بەڵێ هەی بووە بەڵێ کەمی دەکاتەوە هەر کێشەیەکی سیاسی دەبێت گەشتیار کەم دەبێتەوە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئاماژە بۆ دەکەن ساڵی پار نزیکەی 8 ملیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە پێشبینی دەکەن بۆ ئەم ساڵ 8 ملیۆن تێپەڕێنێت يلا طريق السلامة الله معكم زۆربەی گەشتیارانی هەرێمی کوردستان دانیشتوانی بەغدا و شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقن ساڵانە چاوەڕوانەکان لە هەرێمی کوردستان زۆرن بۆ گەشتیاری زیاتر خەڵک لێرە دەڵێن ئەمە بە کاراسانی زیاتر و ڕەخساندنی کەشی گونجاو دێتە دی هەڵکەوت عزیز ڕوودا و بەغدا بەڵێ بەڕزان جارێکتر سلااوتان لەبێ ئەوە راپۆرتەکەی هاوکارم ئەحمەد عزیز بوو هەڵکەوت عزیز بوو ئەحمەد عزیز وێنەگرەکەمە لە تێکەڵم کرد بە خێراتن جارێکی تر سەرچاوم قوتابیان و خوێندکارانی خۆشەویست ئێوەش بە خێراتن سەرچاوانم خاوەن هۆتێل و چێشخانەکان بەتایبەت لە دهۆکەوە زیاتر هاتوون بە خێراتن سەرچاوەکانم مامەسا وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو کەسێک کە ئەزمموی دەرەوەی وڵاتت هەیە ئەزمموی وانەوتنەوەت هەیە سەرپەرشتیاری هەندێک لە جوڵەی گەشتیاری و کشت و کاڵی بووی لە هەرێمی کوردستان ئەمە سەرەتا تێگەیشتنێکمان بیتێ ئێمە بەردەوام ئەڵێن ئاومان کەوسەرە و خاکمان گەوهەرە ئایا لە ڕووی زانستیەوە چۆن تێگەیشتنێکمانەی تێ لەسەر مقاوماتی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەر بەڕاستی ئێمە ئەوەندە ئەم سێکتەرەمان گرنگە ئەگەر وەبەری بێنین زۆر سپاس زۆر سپاس کە ڕەنج بۆ میوانداریت بەخێر سپاس بۆ هەمووتان کەهاتون بۆ بەرنامەیە ئازیزم مەسلەی بڵێن گەشتیاری ئێمە ناتوانین لێک چاوە سەیرێکین بەڵکو دوو لایەنەمان هەیە لایەنی سروشتی لایەنی مرۆیی ئەوەی کە ئێمە زۆر دڵخۆشین خوا پێی داوین لایەنی سروشتێکەیە ئێمە توانین بڵێن بۆ دروستکردنی گردێک چەندە گەڵا بەخۆڵ و بەردمان پێویستە لە شوێنێکی وەکو دووبەی کەنیانە بەڵام ئێمە ئەوە ماشەڵڵا چەندین یعنی بەرزە چیامان هەیە چەندین دۆڵ و کانی و کانیاومان هەیە یعنی ئەوەی ئێمە هەمانە جارێ پێش هەموو شتێ لە وڵاتێکی وەکو دووبەی هەتا لە هۆڵندا ئەبێ بە 100 ملیۆن دلار جارێ ئەم ژێرخانە دروست بکەن بێگومان ناوی هۆڵندا تێ لە هەر باشتێکی زۆر خۆش ژێرینەوە لەسەر هۆڵندا یەک بەردی گەورەیان هەیە یەک بەردێکی زۆر ناسراویان هەیە هەر کاتێک کە میوانێکیان دێ ئەو بەردەی پێنیشانەدەن یەک بەردێکی زۆر گەورەیان هەیە لەوە زیاتر شتێک نییە یعنی ئەو وڵاتە زۆر شالازی بوو تاکە بەردەی خۆی واکە کەواتە ئێمە بەڕاستی ئەبێ زۆر دڵخۆش بین کە ئەو سروشتەمان هەیە ئەوەی تر ئەبێ خۆمان دروستیکەین ئەوەی کەمیە کە ڕووی نەداوە ئێمە چاڕوانیەکەین ئەوەیە خۆمان نەمانتوانێت دروستیکەین لەبەرەوەی ئەمە لا لە سروشتێکە زۆر سپاسگوزار بین بەڵام لایەنە مرۆیەکەمان کەمە بۆ ئەوەش بەڕاستی تر بەژێر پرسیارەکان ئێمە توانین وەڵام دێنەوە زۆر شت کراوە بەڵام بەداخەوە هەڕەمەکیە ئێوە باسی لایلی زانستی لە ئێماکەن ئێمە بۆ ئەوی جارێت خۆیەک دەقە قسێکی جوانت کرد سروشتەکە هەمووی ئەوەی کە ئێمە هەمانە وڵاتان بە 100 ملیۆن دلار دروستیەکەن باشە ئێمە ئەم سروشتەمان تێک گاوە یا کردومانە بە خاڵێکی بەهێز ئێمە هەزارەوەندەی تر توانای سروشتیمان بەهێز بە بەبێت توانایی مرۆیی ئەمانگەێنێ بە شوێنێ بەڵێ ئەمانگەێنێ بەڵام ناتوانین داوای گەشتیاری بکەین من باسی گەشتیاری ئەگەر باسی گەشتیاریکەین تەمان ئەمە یەکتری تەواوکەین بۆ ئەوەی گەشتیار بێ بۆ ئێرە ئێمە ئەبێ یادگاری لا دروستکەین بۆ یادگاری دروستکەین من ئەبێ شتێکم هەبێکە ئەو گەشتیارە کە هات بۆ ئێرە بەڕاستی بە ئاسانی بچێ بۆ شوێنێکەواتە ئینفراستراکچەر یا ژێرخانمان ئەبێ هەبێ لایەنی ئەمنیت ئەبێ تەواو بێ زۆر شتی ورد هەیە ئێمە ئەبێ ئەوانە هەمووی دابین بکەین پاشان ئێمە ئیش لەسەر گەشتیار بکەین
ئەمڕۆ ئێمە ئەبینین باسی 4 میلیۆن و 5 میلیۆن و 7 میلیۆن گەشتیاریەکەن بڕۆ لە گەشتیارەکان پرسە بڵێ چیت بینی لەسەر قەڵا چۆ ڕسمێکی گرتووە فۆتۆیەکی گرتووە هاتوۆتە خوارەوە هیچ لە مێژووی ئەو قەڵایە کە 6,000 ساڵە شارەزار نییە من بە دوواداچوونم کردووە چەندین پاسی ئەوانم ڕاگرتووە بۆی بزانم چی فێر بووە هات بوو ئەم گەشتەی ئەمڕۆی چی فێر بووە یعنی جگە لەوێنە و سلفەکەی خۆی هیچی تر ناگێڕێتەوە باش ئەزانی ئەوە ماڵێکیە بووە پێش 10 ساڵ و 200 ساڵ هیچیە بووە نازانێ شارەزایی نییە کەواتە ئێمە بەڕاستی باسی 1 ملیۆن و 8 کرد ئێستا بە گرافیک لەسەر شاشەکەمان بۆ بینەرانی بەڕێز هیوادارم دای بنێن چەند هاتوون و چۆن هاتوون ئاوێزانی قسەکانی جەناب تێکەن بۆی تێگەشتنی زیاتر لای بینەرانی ڕوودا و زانیاری زیاتر بین بۆوان فەرموو یەک ئاماری ئەم ساڵی World Tourism Organizationمان هەیە کە خۆشبەختانە ئەچێ بۆ 1.8 بلیۆن گەشتیاری 1 ملیارد و 800 میلیۆن گەشتیار ئێستا وا ڕوو ئەلەم جیهاناکەم بەرەو بڵێ گەشت و گۆڕین وڵاتن کوردستان لەکوێ و داتایەدا زۆر باشە جێگامان ئێمە لە دووەم چینی یەکەم ئەفریقایە ئەمڕۆ خەڵک وەکو سروش وەکو داتای سەردانکردن و وەکو پۆینتێکی گەشتیاری گرنگ و خاوەن تایبەتمەندی و آخر وەکو کوردستان ناتوانین بڵێن ئەتوانین بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست میدل ئیست ئێمە لە خانەی دووەمی خانە یەکەم ئەفریقایە کە ئەمڕۆ زۆربەی خەڵک بەر و سروشت و ئەتوانین بڵێم ئاژەڵ و زیاتر لە سروشت نزیکە بێتەوە دوای ئەوان ئێمەین میدل ئیستە کەوا ئێمەش خۆشبەختانە لێرەی کەواتە ئەو هەلەمان هەیە ئێمە ناسراوین لەسەر نەخشەی جیهانی کەوا خەڵک بێ بۆ ئێرە ئەوەی لەسەر ئێمەیە خۆمان ڕێخەینەوە ئەزانم بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانیومانە خۆمانی سپات بکەین هەتاوەکو ئێستا تۆ ئەزمموی ژیانی سویدت هەیە هەتاوەکو ئێستا ئێمە نەمانتوانێت و تێگەیشتنە لای ئەوروپیەکان تەنانەت لە ژیانی عەرەبی شادروست بکەین بەڕاستی ئێمە زۆنی شەڕ نین ئێمە لە 97ەوە یا لە دوای شەڕی لە 97ەوە شکور کورد تەقەی لە یەک نەکردووە لە سەر ڕاستی حیزبەکان وانە لە دوای ئاشبوونەوەی گشتی و لە دوای شەڕی داعشیش بەڕاستی شەڕی کورد لەگەڵ بەرەی داعشا بووە ئێرە زۆنێکی بەردەوام ئارام بووە بەڵام هێشتا نەمانتوانی و ئەم ئارامیە لە دنیا شتێ بگەێنین بۆی کە سەردانمان بکەن ینی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوینیش کوا ئێمە پۆینتێکی گرنگ نەبووین بۆی کە بمان ناسن سەردانمان بکەن براندین بکەین بۆ چیاکەوتەکانمان من ئەو شەی لە جەلاب دەکڕم براندینگمان نییە ئێمە ئەبێ کە چوین بۆ شوێنێک من براندینگمە بۆ ئەچم بۆ ئەو شوێنە بۆ ئەچم بۆ وڵاتێک بۆ ئەچم بۆ لە وڵاتێکی وەکو مەغریب لە قارەی ئەفریقیا لە سستەینەبڵ توریزم لە لە سیستەمی گەشتگوزاری ڕاگرباری یەکەمە من چوم بۆ ئەوێ بۆی ئەو شتە ببینم براندینگە یعنی ئێستا چوونەتە سەر نەخشەی جیهانی کە لە ئەفریقیا مەغریب ژمارە یەکە من ئەچم بۆ مەغریب بۆی ئەرگان ئۆیل بکڕم ئێمە کاڵایەکمان نێت تازە براند بێ بۆیە بەڕاستی ینی ئەو شەی براندینگە زۆر گرنگە بۆ گەشتیاری باش ئەمە کێ دروستی بکە خۆی لە دنیادا زانکۆ پێشڕەو نییە ئێوە تا لەوانەیە حکوومەت یاریمی کوردستان ئەوەتانێ بەشی گەشتیاری کردوتەوە ئیترەوە ئیشی ئێوەیە لۆجیک و تێگەیشتنیدا و دەستگاکان و خەڵک بگۆڕن وانە زۆر جوانە چاوەڕێ بکرێ و پرسیارم لێ بکرێ زۆر جوانە بەڕاستی خاڵی لاوازی هەرێ لاوازی ئەم هەرێمەمە ئەوەیە ئێمە ئەکادیمیا لە دۆڵێکین و بڵێن دەستەی گەشتگوزار و جێبەجەکان لە دۆڵەکەن هەتا ئەو توێتان لە ناگرن ینی نازانم باوەڕمان بە یەکتری نییە نازانم ئێوە ڕیسێرچ و شتی باشتان نییە ئەوان گوێگری باش شخصی حکوومەت گوێگرێکی باش نییە یا ئێوە تۆژەری باشتان نییە کە لە دەرگای شتی تازە بن پێشنیاری باش بکەن ئێمە ناڵێن هەموو شتێک ئەتوانین بکەین بەڵام دەکرێت ئەوان کێشەکانیان بدەن بە ئێمە توێژی لۆیان لەسەر بکەین ئێمە تا ئێستا یەک کێشە لاتۆ لەوێ بڵێن فەرموویەوە ئەوە قوتابیەتان هەیە فەرم توێژی لەسەر کێشانەمان بکەن ئێمە پێشتر پیان ماوەتوە لەسەر و خاڵە بەڵام یان ئەوە نین هەماشتم پێ بڵێ خاڵی لاوەزی گەشتیاری لە وڵاتی ئەمە لە ڕووی توانامرۆیەکەوە ئەوتمان سروشتەکە بەڕاستی
کەس حەقی گلەیکردنی نییە لە بەختی خۆی چونکە خوا هەموو شتێکی بە کورد داوە ئاوی پێداوە بارانی باشی پێداوە هەتا مشکە ساڵی و شتە ئیداری ئەومان خراپە ئەگەم لە خراپترین ساڵەکاندا ڕێژەی بارانبارین هی ئەوە نییە درەختی ئەمە وشک بکات خۆمان بەنداومان کەمە خۆمان ئیدارەمان باش نەداوە خۆمان شارەکانی خۆمانمان سەوز نەکردووە خۆمان بە سەوزایی گرد و چیاکانمان هەورەکان دەعوت ناکەین بێنە خوارێ وەنیە سێ خاڵم پێ بڵێ لە ڕووی توانای مرۆییەوە خاڵی لاوازی ئەمە بێ بۆی چاک بکەن یەک لە خاڵ لاوازەکان کە زۆر گرنگی ئەوەیە هوشیاری گەشتیاریمان نییە یعنی تێگەیشتنی کە تاچی ئەم هەرێمە زۆر لاوازە بۆ گەشتیاری تا ئێستش ئێمە زۆر دڵخۆشم ئەو بەرەزانای بیر بکە لە گەشتیاری خوێنن بەڵام لەوەیە هەندێکیان بەدڵی خۆیان نهاتون بۆ بەشی گەشتیاری ئەمە دوو تا ئێستا ینی ئەمە ئەتیکێتی گەشتکردمان نییە ئێمە نازانین کە گەشتەکەین ئایا ئەمە گەشتە ئەمە سەیرانە ئەمە خاڵی سێمە بوویان بەڵێ زۆر سپاس دەکەم ئەرێ مامۆستا بەخێراتن سەر چاوم باش شتی پراکتیکی باس بکەنەوە لایەنی ئەکادیمی و لایەنی تیۆری و ئەوانە بوو هاتنی گەشتیار ئەم ساڵ چۆن بوو داتا و ژمارەکان لە کوردستان بەدڵی ئێوە بوو لە کوردستان بەگشتی و دۆک بە تایبەتی دۆک بە تایبەتی هیچ گەشتیاری نەهات بۆ یانی ئەوەی ئەمە جێگامان 15,000 جێگامان حەواندن تقریبا نزیکی 2000 ژی نەهات بوو 2000 گەشتیار نەهات بۆ دۆک ئەگەر ئەم بەراوردی ڕێژەی هاتنە گەشتیارە بکەن ji بۆ دهۆکە بەراورد بە ساڵانی پێشوو چاوا بوو بەێ یعنی ماینسە ناقسە 300 ماینسە زۆر ماینسە یعنی پار باشتر بوو لەم ساڵە ئەوە تقریبا 5 ساڵە هەر تەدریجی ساڵ بۆ ساڵ کەم دەبیتەوە مەسلەی پراکتیکی ئەوەی مامۆستاژی قسەی لەگەڵ کرد ئەوەی گەشتیاری دێتە ئێرە ینی بەری ئەرد شتێکی ببوورە من تەڕادەگرم یعنی ئەگەر بەوی حسابێ بێ ینی هەندێک ئۆتێلوان شتا ئەسڵەن مشتری نینە 90% ئۆتێلێمە هەمووی قەپات بوو ئەم سەری ساڵ لە 153 ئۆتێل و متێلمان هەیە لە پارێزگای دهۆک ئەتوانم پێت بڵێم 140 قەپاتی بوو بەڕاستی بەڕاست ئەوە واقعکەمە بوو ئەمە لە 5 ساڵە ئەمە چ عیلاقەتم بە ڕێکلامی ئەیکێک ڕێکلامێک بۆ خۆ بکات پێشنیارەدات 40,000 گەشتیار بێتان 50,000 گەشتیار بێت ئەوانە تۆ باوەڕ بەو ژمارانە ناکەی نەخێر ئەوە هەمووی زیادی لەسرە یعنی خۆ ئەوەی لە سفری بۆ دانراوە لە پشنیار بوو 40,000 گەشتیار بێتە دهۆک ئێکاکە 2000 گەشتیار نەهاتیە ئەو پشتیارەکەت لە چێ هات پار گوتی نەپشینیار گوتی فعلی 56,000 گەشتیار و 365 گەشتیار هاتیە ئەمن لە شوێنەکەی گەشتیاری هەمووی 4,000 گەشتیارم نەبوو یعنی واقع دیرە لەوەی ئەوەی لە ئیعلام دێتەوە نازانم ئەوە ئەمن مؤتەمەرێک سەحەفی ئێمە نییە ئێمە ئیعلامی نین ئەوە داو دەستگاکانی پەیوەنددار خۆیان ئەینێ بڵاوێکەنەوە ئەمە زۆر جار داوامان کردیەکە کە فەرقی بێخنە بینی سەردانکەر و گەشتیار ئەمن نابیت ئەمن بچمە مووسڵ ئیشێکی خۆ بقەتینم سەعەتێک بێم لە زالگەه تێپەڕم دەچمە ماڵی خۆم من حساب بکەت گەشتیار لە تعریفاتی ئەمم متحیدە ئەڵێت گەشتیار ئەوەی 24 ساعت لە ماڵی خۆی دیرک بکەویتەوە یعنی بچیت لە شوێنێک بخەویت ئانان بخۆت لە ڕێستۆرانتێک ئەوە گەشتیارە ئەمما من نەکاتبێ بۆ معاملاتێک لە خەفەتە هەر ئان عملەی شەریکێکی تورکی 100 عملەی لە تورکیا بێت لەسەر من حساب بکات گەشتیار ئەو ڕێژانە زۆر ئەوەی ئەعلان دەکەن ئەوە هەموو کارتێکردنێکی گەلێکی مازن لەسەر ڕسوماتی لەسەر زەڕائیبی ئێمە کردیە یعنی ئەو ناڕاستیە ئەو ناڕاستیە لەسەر بنەمای ئەو ناڕاستیە ڕسومات لەسەر ئێوە دێتە نووسین زۆر یعنی ئێستا لە دهۆک چەند شوێنی گەشتیاری و هۆتێل و مۆتێل داخراوە زیاتر لە 140 شۆن گەشتیاریمان قەپات بوو یعنی ئۆتێل لە کۆی چەند ئەو بەخۆی کۆکەی 153 140 قەپاتی بوو قەپات کرد بوو یعنی هەر قەپات 8 دانە بەڕێکوپێکی شەکە ئێستا تقریبا 10 دانە 12 دانە ئەی باسی 7 ملیۆن گەشتیار و شت کراوە بەخوار لەسەر مێزە کاکە
معلوماتي ما مصي زيادة من بلا حوت مليون گشتیار يعني أما بيستوى أما لجهان دبينا كم ند بيستوى كجوا بيستوما بس ديري حقيقته ديري واقعه أمن هكا حو مليون ودوسو حفتا وسه هزار ونصو سيانزا هكرانش هكا حف مليون گشتیار بيتا كردستان أما هيش بيوستي بنفط مانية هيش بيوستي بسكترك دي مانية چونكي معدل صافيات قازان جاكا لبلاو كرنو يم درو دلسانا كاكا هو وابزان محمي ارقام او مدير عام كان قرتيك وعلى اساس اما قصي مني بس تو علي وانا راستي راستي ب زمانكي نوسيني سعادة درو دلسا بزمانكي ملي امن بمؤتمر صحفي 2024 بسیارم لحکومت کرد بسیارم لبرابری گشت و گذاری دهوک دستی گشت و گذار لکردستان مگه کار 56,000 گشتیاری هاتی دهوک بوم دیار دکن حکا لأوتیل نبن اور کلی خوتینا چوینا کمپی اوارکان ایوتیان کی سخوانه نه نه گوتی او جماری لزالگه کان ولدگرین کاکا جماری زالگه نا او جماري حقيقيه يعني هرتشيل بس سيطرات يقرا لكردستان بزور ابيب بقشتار همي بقشتار حساب دكت تبني امل سر او ابو ام جراجي اي باشا زياني داخستني 140 هوتيل وموتيل لسر دهوك تشيبوا دواي امنا برولا من بيته وسباس دكم كاريگري لسر مورالي خلقي دهوك تشيا كاريگري لسر نكردنوي بروجه لدهوك تشيا طبعا كتولي دهوك بدل نهايه رنگا سليماني وهولير وهلا بزوج بهمان شيوبت حتما تو زانياري تيا لسر شاركاني تريش وانيا استاغر رمو بينراني برز خوشويست براستي وزور زور شوكينرا کە پایتەختی گەشتیاری ئێمە دهۆکە لە 150 شتێک شوێن 140 قەپات بێت ئەوە کارەساتێکی گەورەیە دهۆکی ڕەنگین وابێ پڕ بەسەر ئەو شوێنانەی کە ڕەنگیان تیانە ئێستا گەڕێمەوە بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێت سەرۆکی کۆمەڵی هۆتێلەکانی دهۆک پشتگیری بۆ چوونەکانی جەنابی دکتۆر داراکات دکتۆر ئارامەکات و هەندێک کارەسات باسەکە لە دهۆک کە قەت تەمەنام ناکردوکی ڕەنگین وابێت هەڵبەتە بە تەنێ دهۆک وانە دڵنیام لەوەی تێبینیت لەسەر هەموو کوردستان هەیە لە بواری گەشتیاریدا بەڵام ئەڵێ لە 153 هۆتێل و مۆتێل 140 داخراوە بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم لە جەنابیان کرد زیانی ئەمە بۆ مردنی ئەم سێکتەرە ئەتوانم وشەی مردن بەکاربێنم گۆرستانەکەی تەواوە بەس دوور بێ لە گیانی خەڵکەکەی کەواتە کەرتی گەشتیاری گۆرستانەکە ئێستا تەواو بووە لە باشە زیانی ئەمە لە دهۆک بە چەند ئەپێورێت وەختی ئۆتێلەکان قەپات دەبن 4 ملیار دینار دێت لە ناوسێکی لەناو بازاری دهۆک ئەجۆڵێت وەختێ ئۆتێلەکان قەپات ببیت ئەو 4 ملیارە ئەمە مەحروم دەبیت ئەوە دەبیتە زەڕەر هەر مانگێک چەندێک زەرەر لە دهۆک دەکەوێت 4 ملیار 4 ملیار دینار 4 ملیار دینار ئەمە 13,000 بەڵێ ئەمە 13,000 عەمەلەمان هەیە لە کەرتی گەشت و گوزار لە دهۆک يعني وقتها أو 140 أوتيل قباض بكات هر أوتيلك معدلي 6 عاملي هبيت أتو حساب بك في 6 نفري خزاني كاتشانت خلق بمورد دميني يعني ما زيانة الراستة وخوكي زيانة نار راستة وخوكي تشنجاراني أو يعني بلي أو بس بعمل كان بس كاركركان أولا نو كارتي جشتو جوزار وأوتيل كان إيش دكات هيك تو حساب بك همو تشخوتشيني بارز جاي دهوك همو ضرر من دبن قناعت بك كاكرانج أمر روجك شوما لايك جيجو بالانزك بسیاری کرد گویی کنگی گشتیار دین مگه تو چه علاقه به گشت و گذارت هیا رستوران تای اوتیل گویی نه والله وقتی گشت و گذار هبید ایشم فی فول دوید یعنی همو چخی چینی بازار اجولیت وقتی گشتیار هبید وقتی نبید باجراکی هر اتمرید استا زوربی اوتیل کان من هیا لشارع ناوی هر ناو دهوک خوی وای بله نه ناو دهوک ای زاخو چونه زاخو باشتر بو چونکی 11 شوی حفلاتي همو استراكان إنابون حركة هبو حركة هكا لا أوتيل جنبت لرستوران هبو أخرزانا بس 11 شو بو صالك
زۆر نییە ئەویش وانە ئەوە زۆرە ما ئەوەی ئەوە ئەمە پرسیارەکەی ئەوە زۆر جار لەسەر قەناڵی ئەوە لە دهۆک کردیا ئێستا ئیدارەی مەحەلی ئی پارێزگای دهۆک ئەڵێت پارە نییە باشە بۆ زاخۆ هەیە بۆ هەولێر هەیە دهۆک کوڕی ژەمبابە ئەمە نازانم یعنی ئەو پرسیارە بۆ زاخۆ دهۆک شارێکی زۆر ڕەنگین و جوانە پڕ لە پرد و بەرزە پرد و شوێنی گەشتیاری لە کوردستان 55% پرۆژەی شوێنی گەشتیاری لە دهۆکە 55% و بەڵام لایەنی گەشتیاری تۆ تێبینیت لە سەریە بە پلەکە دهۆک گەشتیاریە هیچ تشتێکی نییە گەشتیاری و گشتوکاڵیە گشتوکاڵی بە نسبەکی کێمتر لە گەشتیار بە جەنابەتم گوتی 55% شوێنی گەشتیاری لە کوردستان لە دهۆکە بەس ژێرخانەی گەشتیاری نییە پلانی حکوومەت نییە یعنی پلانی بەس لەسەر میدیای هەیە لە واقع نییە ئەوە 10 ساڵە هیچ تشتێکی تازە لە دهۆک نەگوڕایە وەختەی یەک لە بەغا بە باوکی ئەڵێت ئەمن ئەچمە گەشتێکی بۆ دهۆکەکەم کاکە مەڕوو بۆ دهۆکەوە 10 ساڵە عینی هەر ئەو مۆڵەیە هەر ئەو شارعەیە هەو ئەو ڕێستۆرانتە هیچ تەبدیلی نەبوو داخستنی هەر هۆتێلێک چەندێ زەرەرەکە ساحێبەکەی بێزگە لەو زیانانەی تر لەسەر گەورەیە سەر ئۆتێل دەمینیت ئەوەی هەیە گەورەیە ها چارستێر هەیە هەیە پێنجستێر هەیە هۆتێلی هەبێ کەچی ئێستا باری دارایی زۆر خراپ بێ زۆر خراپە ئێستا هەمووی ئۆتێلە فرۆشن 90% دەفرۆشیت بە زەڕەت دەفرۆشیت بە پارەی عەرز دەفرۆشیت هەر بینادەکەی بەلاش ئەوە يعني مقاوماتی دەولات مقاوماتی باژێر لەسەر 2 سەکتەر 3 سەکتەرە دەستخۆش ئەجا بینەرانی بەڕێز من بەڕاستی بەزمە بەستم دهۆک نییە پێتان وانە بێ ڕۆژی سلێمانی زۆر باشە سلێمانیژی خراپە سلێمانیژی خراپە سلێمانی کاتمەحموو بەسخوا بەداخەوە نەیتوانی بێ بۆ پرۆگرامەکە پرسیان نەبوو و هەولێریش بانگشتمان کردبوو جێگری سەرۆکی دەستەی گەشت و گوزاریشمان هەر بانگشت کردبوو بەڕاستی نازانم ئەویان بەهانەکەی چییە بەڵام لە هەموو حاڵەتێکان نەهات هەندێک لە بەرپرسەکان نازانم کەیفیان بەم بەرنامەیە نایە بەس کەیفی پێمان دێ ئەوە وەکو سەرۆکی شوێنەوار و ئەوە هاتووە ئەزانی کاکەیفی هەندێک لە گلەیەکان بەڕاستی لە ئێوەیە چەند شوێنی گەشتیاری چەند شوێنی شوێنەوار هەیە لە وڵاتی ئێمەدا وەکو شوێنەوار زۆر شوێنەواری بەڕقم بەڕقم ئەگەر تەماشا ڕقم بکەین ئەوەی لای ئێمە تۆمارکرایە لە ئەنجامی کارێک ڕوپێوی شوێنەواری لە ماوەی 10 ساڵ ڕابردوو پێشتر 2300 پێگەی شوێنەواری هەبووە ئێستا ئێمە گەیشتنە 6000 پێگەی شوێنەواری مەسەڵەن ئەمە حاڵی گەشتیاریە وڵاتێک 6000 پێگەی شوێنەواری هەبێ وڵاتێک خات و زێتی لێت دۆزرا بێتەوە لە سۆران بەرنمەیەکمان کرد من تۆزە یادەوەریم خراپە خات و زێت 70,000 ساڵ بەڵێ پێش ئێستا ژیاوە ئێستا لە کوردستان دۆزراوەتەوە بوو بە ڕووداوێکی جیهانی دڵنیا بە لێ کۆڵینەوە بکرێ لەو 8,000 شوێنەوارەمان دەیان 6,000 دەیان شوێن و کارکتەری گرنگی وەکو خاتوزەتی تێدا خوا وڵاتی ئەوەندە دەوڵەمەند بەهی ئەوەیە گەشتارەکەی ئاوا بێت بەڕاستی ئەوەی پەیوەندی بە ئێمە دەبێت لە هۆکارەکانی ئەوە بکۆڵنەوە بۆچی وایە خۆزیە بەرادرانی گەشت و گوزار لێرەبانە لەوان ئەوان لایەنی پەیوەندیدارن و دەیانتوانی وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە و هۆکارەکان دەستنیشان بکەن بەڵام لە میانی بەرنمەیەکی ئاوادا بەڕاستی دەبێت بێتە هۆی ئەوەی کە ئەو هۆکارانەی کە دەبنە پاشخستنی کەرتی گەشت و گوزار چونکە کەرتی گەشت و گوزار بەڕاستی زۆر گرنگە کەرتی گەشت و گوزار لە ئێوەش پێ بەڵێ بە تاکید بێکمان 6,000 شوێنەوارت هەیە باوەڕم پێ بکە 6,000 کەسی کوردستان نەیتوانێەوە بیانگاتێ شەقامی نییە جادەی بۆ نەچوە ژێرخانەکەی ڕێک نەخراوە هەنێکی نایگەیتێ ڕەنگە لە توی نابخنکەی ئەوەی کاک بەڕێز باسی کرد لە دهۆک مەسەن بڵێن لە دهۆک لە ماوەی 2 ساڵ ڕابردوودا ئێستا لەوانێ بزانی ئەوەی چارستین یعنی نۆژەن کرایەوە شوێنێکی زۆر ناوازەیە کە شوێنەواری بەڕاستی بەڵام لەوانەیە گەشت و گوزاریش کەم و کوڕی هەبوو بێت لەوە کە نەیتوانی بێ ڕێکلامی پێویست لە شوێنی شارستی بکات دووەمیان لە فایدا ئەو داتاشراوانەی کە لە فایدە ئێستا کراوەتە شوێنێکی شوێنەواری
و بە تەواوی یعنی تەواوی پێداویستەکانی خزمەتگوزاریەکانی بۆ دابینکراوە بە ڕێگا و هەروەها ئیدارەیەش تایبەتیش یعنی بازار گەرمی نەکراوە بۆ بەڵێ ڕێک ئەوەی پێدەوترێ مارکتینگ ینی نەکراوە بۆ ئەوە من خۆشم ئاگادارم زۆر ینی خەڵکی بیانی دێ بە تایبەتی سەردانی ئەو داتاشاوانەی کردیەوە هەروەها چارستین بە هەمان شێوە شوێنێکی زۆر گرنگە و خنس و جەڕوانە کە دوو شوێنی زۆر گرنج شوێنەوارن ئێمە دەمێک کار لەسەر دەکەین و پێشم وایە لە ماوەی سێ ساڵی دیکەدا بە تەواوی دەکرێتە پارکێکی سروشتی شوێنەواری تەواو دەبێت. فەرمایشتەکانە بەجێ ئێمە لەوە بووینەتەوە کە لانکی شارستانیەتی مرۆڤایەتین وەکو کوردستان، بەڵام بە چییە چێکە ئێمە هەر گۆرانی بە خاک و خۆڵەکە بڵێن. ئەمڕۆ باسی ئەوەی کرد لە هۆڵندا یەک بەردی گەورەیتیە مەلاین دۆلاری پێپەیاکەن. ئێمە دار و بەردمان شوێنەوارە. من پرسیارەکەم ئەوەیە شوێنەوار بە ئێمە چی کە شەقامی نەبێ کە نەتوانین قوتابیانی خۆشمانی پێ ئاشنا بکەین نەک ئەجنەبی. ینی ئەوە بۆ شێوەی ئەگزاری نەکرابێت سەیریکە مامەستا لە 6,000 شوێنەوار چەندی ئەتوانین پێی بگەین. خۆ تۆ دەتوانی بە هەمویان بگەی، بەڵام ئەو شوێنەواریە مەسە ئێستا ئەوەی کە باسمان کرد چارستین بچێ چارستین ینی بەتەواوی دەتوانی بچێوێ واروها ئێمە خەڵکی شوێنەوار ناچمان لێدانایە کە شەرحی بابەتەکە بکە، بەڵام دەبێت پەیوەندێکی بەهێز لە ماوەی شارستێنی لێ دەکەنەوە 1990 چارستون ینی دەبێت پەیوەندێکی بەهێز لە نێوان گەشت و گوزار و شوێنەواردا بێ. ئێمە یەکەم جار بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشانە بکەین دەبێت بێن بگەڕێینەوە سەر کەر ئیدارەی شوێنەوار و گەشت و گوزار چۆن بتوانین ئەو ئیدارەی بەهێز بکەین و بتوانێت بە ئەرکەکانی خۆی بە شێوەیەکی پێویست سەجاری پێشوو لە سۆران ڕەخنەت زۆر بوو لە ئیدارەدانی شوێنەوار. سەکانت هیچ گوێی لێگیرە؟ دەزانی چۆنە بێگومان ینی ئەمانە لەوانەیە نسبە هەبێ. مەبەستی قسەکردنیش لەسەر ئیدارەی شوێنەوارە گەرێمە تەماشای ئیدارەی شوێنەوار بکەین لە هەموو دنیا و هەتا لە عێراق و ئێران و تورکیاش لای خۆمان کە لە ئێمە نزیکن. یعنی ئەم سێکتەرە سێکتەرێکە سربەخۆیە و هەروەها ڕاستەوخۆ پەیوەندی بە یەکێک لە دەسەڵاتە باڵاکان هەیە لە حکوومەت، بەڵام تۆ تەماشێکە مەسا هەم شوێنەوار هەم گەشت و گوزار بە وەزارەتێکەوە دەبەسرێتەوە ینی وەکو مدیریەتێک تەعامل لەگەڵ دەکرێت کەمە ناتوانی کەرتی گەشت و گوزاریە شوێنەوار ناگونجێ لە ناو وەزارەتێکی خەدەمیا بێت. بۆچی با ئێمە پرسیارە بکەین بۆچی بڵێن ینی ژینگە قەزم ئەوەنە لە ژینگە کەمکەمەوە، بەڵام دەستەیەک بێ سربەخۆ بێ و ڕاستەوە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە بێ چەندین دەستەی کە دەستەی مین بۆچی ینی مەسەن شوێنەوار و گەشت و گوزار کە دوو سێکتەری گرنگن دەکرێت. بۆچی وەڵامەکە چۆنە چییە؟ من زان چۆن یەکشت برادرێک زارە قسەی زۆر جوانی کرد گوتی ئێمە دوو حکومەتمان هەبوو دوو وەزارەتی گەشت و گوزارمان هەبوو، یەک لاولێر یەک لە سلەیمانی. گوتی ئێستا یەک حکومەتمان هەیە بەڵام لە زیاتی یەک وەزارەتی گەشت و گوزار و شوێنەوارمان هەبێ کراوەتەوە بەڕێوەبەرایەتی. اینجا یعنی بەڕاستی مەسەن ئەمە یەکێکە لە ئاستەنگەکان کە پێم وایە وە پێویستە حکوومەت لە کابینەی داهاتوودا کار لەسەر ئەوڵی لە کابینەی نوێدا حەقە دەستێکی سربەخۆ بەیە لەگەڵ گەشت و گوزار بەڕاستی ئەگونجێ. بەڵێ بێگومان ینی من لەگەڵ دکتۆر ئارامیش باسمان کرد شوێنەوار براندی گەشت و گوزارە لە کوردستان، بەڵام لەگەڵ شارەوانی ناگونجێ. بەست ئەوە نییە لەوانەیە مەسەن ئێمە پێشتریش شوێنەوار سەر بە ڕۆشنبیری بوو بێ وەزعی زۆر خراپتر بوو بێ. لە گەشت و گوزار لە شارەوانی بڵێن ینی زۆری وەزیرەکە تێگەیشتنی وەزیرەکە لەسەر بابەتەکە ینی ئەبێ بەڵام ئەمە بەس نییە لەبەر ئەوەی دەبی ئێمە بڵێن ئێستامە پێشتر لە شوێنەوار لە کە چەندی ساڵە بەڕێوەبەرایەتی ئێمە لە ساڵی 2021 یاسایەکمان بۆ دەرکردووە لە ماوەی ئەو 4 ساڵە ڕێنمایی و کۆمەڵێک بڕیار دەرکراون کە بکەوێتە سەر هەیکلێکی ئیداری و شێوەی ئاڕاستەکردن و کارکردنی باش ئێوە بەم هەموو کێشەیەوە بەم هەموو دەست بەستراویەوە بەم هەموو بێبودجەیەوە ئێستا بەڕاستی لەوە چێەوە بەست لەبریەوەی کە خاڵی بەهێزی گەشتیاری بن لە کوردستان بە پێچەوانەوە بوون بە بار
ئێمە زانانی بەرز لەبەر ئەوەی ئێمە تەنها مەسەن دوو بەڕێوەبەراتین یان دەستەیەک و بەڕێوەبەراتین سەر بۆ زاری شارەوانین یعنی پێویستە پەیوەندیەکی ئیداری هاوبەش لە نێوان ینی بەڕای من لەوانی خەڵکە ڕای جیاواز بی هەندێک لە برادران پێیان وایە لە دنیادا وایە وەکوی ئەوەی من زۆر مەسەن بینی بیتم بە تایبەتی شوێنەوار هەیەتێکی سەربەخۆ بووە و ڕاستەوخۆ سەر بە یەشێک لە دەسەڵاتە باڵاکان بووە بۆ وەرگرتنی بڕیار لەبەر ئەوەی شوێنەوار چەند بابەتێکە کە دەکرێت ئەمە لە گەشت و گوزار بەڵام بابەتێکە نیوەشی عیلمیە بابەتێکی زانستیە. ڕێزت ئەزانی بەیروت بە ئەشکەوتی جەعەتە چەند کەسی ڕاکێشاوە وانە بە هەزاران. ئێ باشە ئەزانی گەورەترین مەغاری هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەکوێ؟ لە سەنگاوە. لە سەنگاو. ئێ باشە سەنگاوەکان فەقیرانە خۆیان هەمویان نەیاندیوە. ئەمە چۆن ئەتوانن وا بکەن کە خەڵکێک کە بێتە ئەم وڵاتە بڵێ ئیلا منە بێ بچم بۆ ئەوێ. باوەڕم پێ بکە کلسی وای تایە کە شۆڕ بۆتەوە وەکو پروسکە تەمەنی ڕەنگە تەمەنی گۆی زەوی بێت. ئەمەندە جوانە ئەوەندە ڕەنگی تێدایە ئەکتشاف بکرێ ئەوەندە ئاوی تێدایە بێزگە لەوەی کە گەڕاوەکە لەوەیە یعنی ئەم هەموو شوێنە هەیە لەم وڵاتەدا بەس بە چی ئەچێ؟ زین چۆنە ینی ئەمە لە تایبەتمەندی گەشت و گوزار وەکو باسمان کرد یەکێک لە ئاستەنکانی بەردەم گەشت و گوزار یعنی ذاتی و مەوزوعیشە. مارکتینگ لە ئەو شوێنێک کە تۆ باسیەکەی لەوانەیە تۆ دیت بیتت خەڵکی سەنگاوی لەوانەیە نیوەی خەڵکی کوردستان نەکردنیوە خەتای من نییە خەتای ئێوە بڵێ نامەڵێ بڵێ خەتای لانی پەیوەندیدارە خەتای لانی پەیوەندیدارە بۆچی من تێکڵی ئەخی ئەخر مەبەستم دانی خۆ ئێستا جەنابەت لێرە ئەگەر بەرپرسیارەتی دیاری بکەین خەتای جەنابی ئێوە دەزانین هەر کەسان نوێنەرایەتی خۆی دەکا بەڵام ئەوانیشیانی کێشەیان هەیە گرفتیان هەیە ینی وەکو باسم کرد دەبێ ینی بابەتی گەشت و گوزار ینی بابەتێکە احتیمام بە ئیدارەکە بدرێ و ئەو ئیدارەیە تاوەکو بتوانێت بەکارەکانی ئێستا من ئەزانم جەنابەت پیاوێکی ئەوەندە شارەزا و خوێنەواری ینی لەوانەیە هەر ئێستا بەبێ وەستان هەموو کاتی بەرنامەکەت بەمێ بۆ بژاردننی ئەو شوێنانەی کە لەسەر ئاستی گۆی زەوی نرخی گەورەی مێژووی و کەلەپوری و شوێنەواریان هەیە تەواو نەبی بە بژاردنیان وانە بێگومان بەڵام بەڕاستی گرنگە ئەم قسانەی جەنابەت و ئەم پرسیارانەی کە من ئاراستەتی یەکەم هەمووی ئیشی لەسەر بکرێت وانە ئیشی لەسەرەکرێت کاکڕنس مەسا ئیشەکرێت بەڵام زان چۆنە دوو زۆر ئیشەیە ینی هەندێک ئیشان پێویستی بەکاتە بەڕاستی مەسەن یەکێک لە ممەیزاتەکانی شوێنەوار لە کوردستان ئەوەیە کە ئێمە سەرجەم فترە مێژوویەکان لە کورسانەی کە ئەمە بەڕاستی ئیشی لەسەرەکەین ئەزانی ئەو ئێمە هەمومان پیر بووین ئەزانی ئێمە 34 ساڵە حکمی خۆمان دەکەین مامۆستا ئێمە لە سرودەکەمانە ئەڵێن ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخسرەوین ئێمە گۆڕی یەکەم پاشای میدەکان لە قسقاپانە لە لای دووکانەوە ئێ باشە لە سەدا 99 میلەتەکە نەیدیوە ئیترەمە کێ ئیکەن تۆ دە ساڵ و ئێمە دە ساڵە ینی بەڕاستی بە شێوێکی ئەکادیمی و بە شێوێکی ئیداری قانونی کارەسە شوێنەوار دەکەین لە هەرێمی کوردستان خۆت دەزانی ینی بابەتی شوێنەوار و کەلەپور و تێکڕای سێکتەرەکان دیکە ینی ژێرخانی ئەم سێکتەرانە هەڵتەچێنراوە ئێستا ئێمە ینی بەشێک لە توانای مرۆیی و هەروەها بڵین کادیری پسپۆر و هاوکاری و کرانەوەی کوردستان بەسەر دنیا کادری پسپۆر ئێستا ئەزانی ئێمە سەردەمێک بووین بە خاوەنی حکومداری خۆمان زۆر زۆر ئاسان بووە کامزانکۆیی دنیا ئەڵێی ئەتوانی کورسی بکڕیت و خەڵکی پسپۆڕ و کارامە بنێریتەوە دروستی کەیت و بێتەوە ئێستا جەنابەت ئەزانی هەر ئێستا چەند دەستە و چەند پرۆفیسۆر و چەند وڵاتی دنیا خەریکی کەنەوە پشکنینە لە وڵاتی ئەمەدا لەبەر گرنگەکەی نییە بەیوان ئەتوانین ئێمە میسڕێکین بۆ خۆمان با پێ بڵم ڕاستە فیرعونی لێ نییە بەس بڕوان پێ بکە میسرەکە بۆ خۆی ئەم کوردستانە وانە لە میسر ینی کەمتر نییە کوردستان ینی بەڕاستی چونکە بۆچی بەڕێ لە ڕووی شوێنەوە یەکەم گوندی شوێنەواری لە کوردستان بۆ یەکەم شار لە کوردستان دروست بوو لەسەر گۆی زەوی بڵێ
يعني مثلا یەکەم ئیمپراتۆریەت لەو ناوچەیە بووە ینی خۆتۆ ئەمان هەمویان بەڵگەی حەشا هەڵنەگرن و لە ئەنجامی کاری شوێنەوەرناسی ینی باشە ئێستا من کوردستان کەواتە بمبەخشە تۆزە لەت ڕوود لێ وەردەگەڕم کەواتە کوردستان با لە جەنابتەوە ئەو پرسیارە بکەم یا هەر کەسێکتان قسەی لەسەرەکەن کەواتە کوردستانی ئێمە مامۆستا وشار هی ئەوە نییە ئێمە تەماحمان لەوا بێت تەنانەت لە بەغا و بەسرەوە خەڵک بێت ئێمە بە بێ منەت پۆینتێکی جیهانین بەڵام خۆمان گەورە نابینین خۆمان ئەو ئەهمیەتەمان براندینمان بۆ نەکردووە و بازارگەرمیمان بۆ نەکردووە ئەگین شوێنێک ئەوەندە مهم بێت هی ئەوە نییە لەسەر گۆی زەویەوە خەڵک بۆی بێت بۆ دووبەی و ئیمارات و ئەبوو زەبی لەو سەحرایە توانن خەڵک ڕابکێشن بۆ کورد ناتوانە ئەوەندە قورسە کاگڕنج با لە گلەیەوە بچینە سەر عیلاج عیلاجیش ئەبێت من گلەی ناکەم پرسیارەکەم پرسیاری منطقی هەموو مناڵێکی کووردا بەبوورە گلەی باس خۆ ناکەم بەگەی ئەم جەماعەت کە گلەی دەکەن دەمەوێت لە گلەیەوە بچینە سەر عیلاجیش دەبێ پەنجە بخیتە سەر حاڵەکان کەم و کورتیەکەن ئەمن لە خاڵێکە لەگەڵ کات کەیفی نیم کە باسی ئەوە دەکات دەستەی شوێنەوەر سەر بە چ وەزارەیەکە یان کات پێویستی بە کاتە بەخوای سەر بە وەزاری ئەوقاف بێ سەر بە وەزاری پلاندانان بێ سەر بە هەر جێگای بێ بە هەفتەیەک ئەم کێشانە هەمووی حەل دەبێ ئەمن وعدی دەدەمێ بە هەفتەیەک دەوڵەمەندترین ئەرشیفی شوێنەوەرمان هەیە لە هەرێمی کوردستان چکە برادەری من کە لەوێ ئیش دەکات دەزانم زۆر بەوردی ئیشیان کردووە کتابی زۆر باش لەسەر شوێنەوار نووسراوە ئێمە کێشە گەورەکەمان ئەوەیە ئەو کەسانەی لە بواری گەشت و گوزار ئیش دەکەن لە بە بازارکردنی ئەلکترۆنی گەلێ خراپن مەسە ئێستا پرسیارم بۆ کاکەیفی کە ئێمە سێ بەش لە بە بازارکردنی ئەلکترۆنی هەر بە بازارکردن لە دنیاە زۆر گرنگی پێدراوە یەکێکیان شوێنەوار دوو کولتور سێ سروشت و شوێنە جوانەکان ئۆکەی با بینە سەر شوێنەوار بۆچی من و تۆ ئێستا لە مۆبایلەکەمانەوە بە کلیکێک ناتوانین بزانین ئەو سەنگاوی کە تۆ باسی دەکەی چی تێدایە ئێستا هەر بە ئاسانی تەماشایی ڤیزت بریتن ڕوان پێ بکە هەموو جیهان باسی دۆزینەوەی ئەو ئەشکەوتاکە کە لە ڤێتنام دۆزراوەتەوە ئەڵێ کەشوهەوایەکی تایبەت بەخۆی هەیە وەڵڵا ئەوەی ئاوەسپیش کەشوهەوای تایبەت بەخۆی هەیە وەڵڵا بە تۆزە دەستکاریکردن و گڵۆپ و بردننی شەقامێک باوەڕم پێ بکە هەر کەسێک یەک جار بیبینە و براندینی بۆ بکە و لە ئینستاگرام و لە تۆڕە کۆمەڵاتەکان وەکو جەنابەت فەرموود بڵاوی بکەرەوە پۆینتێکی جیهانیە ئەوە قسەی من نییە خۆ بڵێ سەنگاوچێتی یەکات باسی ئەوە یەکەم مەریوان و ئامەد و بێردین و سەنگاو بۆ من یەکە تێگەی بەڵام باوەڕم پێ بکە شوێنێکە وەکو ئەوەی لە ڤێتنام دۆزرایەوە کاگرنجخوای جازمدا ئێمە تەنیا جێگایەک لە هەرێمی کوردستان کە سەر بە یونسکۆیە کە شەشەمین قەڵای هەولێرە بەڕاستی ئەگەر کاربەدەستانی حکوومەتی هەرێم داوای چکامە تۆ بە براندی دەکەی هاوپیشەم و هاوڕێم مامۆستا ئارام کە باسی براندینگ دەکا ئێمە ئێستا قەڵای هەولێرمان بە براند کردووە ئەی باشە بۆ لەسەر لالش بێدەنگین ئەو مێژووە کۆنا کاکە لە ئامێدی مزگەوتی 5,000 ساڵمان هەیە بەشێک لەم هەڵانە دێتە سەر کاربەدەستانی حکوومەتی هەرێم کە لە بەشی گەشت و گوزاریش دەکەن دەزانین کاک باش نوکتێک دۆ باسکەم ئەمن پارساڵ زۆر ئیشم بە وێبسایتی دەستەی گشتی گەشت و گوزار بوو نووسرا بوو لەژێر چاکردنەوەیە ئەمن یەک هەفتەیە دەگەڕێم شکر چاوەتەوە نەخێر لە یەکێک لە مۆزەفەکانم پرسی وتم کاکە ئەرێت پێویستم پێەیە وتی وەڵا لینکێکی بۆم دارت فەیسبووکمان هەیە ئەگەر وێبسایتمان هەبێ من داوای لێ بردن دەکەم بەس من نەمدۆزیەوە یاوە من 3 ڕۆژ دەکەم نەمدۆزیەوە فەیسبووکم دۆزیەوە فەیسبووکەکەش لە شتی شەخسی دەچێ ینی ڕسمە و مۆزەفە و سپاس بەسەن ئەم ئاهەنگەی زاخۆیان تێکردووە کاکە تۆ لە فەیسبووکی لە وەبسایتی دنیا خەریتەیەک تێ پێ دەوتێ خەریتەی
ینی بۆ نمونە نازانم بە کوردیش پێدۆچێ خەرەتی هەرێمی کوردستان دەکەیت چوار شارمان هەیە کەرکووکی لێ دەکەین کە لەژێر دەسەڵاتی ئێمەدایە کافیە بە یەک کلێک بچێت سەر دهۆک هەموو شوێنە گەشتیارەکان بۆ بکاتەوە ئەمە خەڵکی زۆر زیرەکمانەیە لە کوردستان ئەمانە بە ئاسانی بۆ دەکات لەسەر دۆ کلیک دەکەی پێ دەڵێ ئامێدی تێدایە دێ سەر سلێمانی چی تێدایە دێ سەر هەولێر هەموو شوێنەکان بە ڕسم و بە تێکست پێت پیشان دەدا ئەم شوێنە چی تێدایە ئەمە فزولی لای خەڵک دروستەکە بۆیە خەڵک بەسم بوون ئەم کاکەیە باسی دهۆکی کرد کە ئاوا چۆڵان بۆ نمونە من 29 مانگ لە سلێمانی بووم بەخوا سلێمانیش ئاوا چۆڵ بوو ئەمن چوم بۆ دوو شەو بەڕاستی یەک شەو مامەوە بەداخەوە ئەو شارە جوانە ئەو شارە پڕ فۆلکلۆری و گۆرانی نە مەسرحێکم بینی نەمبینی دیعایەک نەبینی فستیڤالێکم نەبینی لێ بووی وام لێ بکات ببێنمەوە لەبەرەوەی هیچ نەبوو گەڕامەوە دهۆک باوەڕت بێ ئەگەر زانستی بە بازارکردنیان هەبێ کافیە دەتوان بەستە سەر دووەمین شاری عێراق بشێن کە ناوی مووسڵە خەڵک لە مووسڵە و ناچێ بۆ دهۆک نازانم چنێکە ساعتێکە چنێکە 24 دقیقە چنێکە دوورە براگیان مامەسای گەورە ئێمە نەمانتوانیوە خەڵکی سلێمانی بەرینە دهۆک بەرینە سلێمانی بڕوان پێ بکە خەڵک هەیە پایتەختەکەی خۆی نەدیوە کاتی خۆی من بەرنمەیەکم کرد لەسەرەوەی کە ئەچۆم گفتوگۆم لەگەڵ خەڵکە کرد کە سەدام ڕووخا بوو بەغاو دیوە بڕوان پێ بکە 30-40 کەسم چاو پێکەوتن لەگەڵا کردوە بزان پێنجی دی بووی ئێستاش خەڵکێ لە وڵاتی خۆمانە پایتەختەکەی خۆی نەدیوە هەولێری نەدیوە قەینا ئێستا بێموچەیە قەینا ئێستا باری دارایی خراپە خۆ پێشتر کە باشیش بوو ئێمە کولتوری گەشتیاریمان گەشە پێ نەیاوە زانکو باسم کرد لەناو ئەو پێگەی کە جەنابەت لە سەرەتا باست کرد ئایا مقاوماتی ئێمە چییە ئێمە مقاوماتی زۆر باشمان هەیە بەس وەکو خۆمان وەکو کارمەند و کارمەندی گەشت و گوزار نەهاتوو ئەمانە کۆکەینەوە مەسەرەن پاکێجی گەشتیاری دروست بکەین چکە تۆ خەڵکی سلێمانی قسانەی تۆ هی ئەوەیە دوای ناوڕەکە دەرفەتە دەدەم لە نامەی ماستەر و دکتۆراوانە ئیشی لەسەر بکەین چونکە ئێستا ئێمە بەشەکەمان هەیە وانە بەشەکەمان هەیە توانینیش لەسەرەوە بکەین پاش ناوبڕێک بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەگەڕێمەوە بەردەوامە بێت بەڕزان جارێکتر سلااوان لەبێ مامەسا لایەنێکی تر فەرامۆشمان کرد کەس قسەی لەسەر نەکرد ئەو سێکتەرە گرنگە خۆتەزانی ئێمە هەزاران دەرچوومان ئەبێت هەر ئێستا ئەمەوێ بپرسم بەم هەموو دەوڵەمەنیەی کە باسیەکەن خوێندکارەکانە ئایندەیان هەیە دڵخۆشی بەوەی کە هەمویان ئەتوانن لە کەرتی گەشتیاریدا لە پسپۆڕێکی خۆیاندا کاریان دەست بکەوێت سبێنەکە تەواوی دەکەن کاگرنج لە ڕاستیە لە سەرەتا باسم کرد ئەوەی کە دێ بۆ گەشتیاری زۆربەی زۆری بەدڵی دێ ئەوە ئیشی ئێمە وەکو مامۆستایان خۆم باسی خۆمەکەم لە ماوەی ئەو 2 ساڵەیە من ڕۆژێکم کە دێن ئەلم کێ بە کەیفی خۆی هاتووە زەرب یا تیکەی لێدا سیرەکەم ئەوەی کە پێی خۆشە لەوەی لە 50 کەس 4 کەس بێ دوای 2 ساڵەکە من ئەوم هەیە بە ڕسپی خۆم دوایگرم لە کۆتایی ساڵ ئەلم چی ئەم بەشەی پێخۆش بوو زۆر بە خۆشحاڵی واڵێم زۆربەی زۆری ئەڵێ ئێوە واتان لە ئێمە کرد کە ئێرەمان پێخۆش بێت ئەمە شتێکی باشە بەڵام ئیشیان دەسەکەوێ ئیشان دەسەکەوێ ئەوە من نیم ئیشام دەمێ لێرە دێنە سەر ئەو بابەتێکەوە ئایا ئێمە چیمان بۆ ئەوانکەم نەخستۆتە ئەستۆی بەڕێستان باسی واقعەکە دەکەم دڵخۆشی بەوەی کاریان دەست بکەوێ یا تۆ سکێڵە لا دروست کردوون بەڵام هەر بێکارە بن مەڵام ئەوانە بەڵام چۆن هاوکاریان بینکەوە ئیشیان بۆ بێ ینی ئەمە یەک لە ئەرکی ئەمەشەوە کە چۆن هەوڵ بدەین ئیشیان بۆ بینین ئاخر خۆ ئەمە شتێکە پەیوەندی بە ئەوی ترەوە هەیە ئەگەر گەشتیارنەیەت ئەم چەند سکێڵیشی هەبێت ئەگەر لە ئاستێکی استراتیجی باڵایە کارمان نەکرد بێ بۆ بژانەوەی و سەکتەرە خوێندکارێک چەند توانای هەبێت ئەتوانێت بێ بە خاوەنکار ئەتوانێت ئیشی دەست بکەوێ من هەمیشە وتومە بەڕاستی زۆرێک لەو کرێگرانانەی هۆتێلە چەند ئەستێرەکانی ئەم وڵاتە من خۆم ئەیبینم بەڕێوەبەرەکانیان بەڕاستی کورد نین بەڕاستی شێفەکان و کاپتنەکانیش کورد نین بەڕاستی ئێستا کەمێکی بەردەستەکان نیژ نەبێ کورد نین خۆت نایبینیت زۆر تەواوە
من لەگەڵتم بەڵام من ئەوانە بە جێی گەشتیاری دانانم لە ڕاستیە گەشتیار VIP مان نییە ناوی گەشتیار بێ لێرەوە یعنی بۆ بە گەشتیاری VIP لە وڵاتان ئێمە لە 180 لەسەر ئەو خەڵکە ئاسایی ئەژین لەسەر گەشتیار ینی ئەو ئوتێلە 5 ئەستێرانە و ینی هەموو شتێک بۆ شێوە بەهاگرانە لێرە تەنها هەیە بەس وەڵا یەک شتت پێ بڵم ئێستا بۆ نمونە پایتەختی کوردستان ئێستا من لێرەم بڕۆم پێ بکەیەکێک لە شوێنە هەرە گرانەکانی دنیاە بێگومان یعنی بێمەعنا گرانە بۆچی ئێمە گەشتیارمان یعنی من بڕوام بە سیاسەتی نرخدانان و تەسعیرە و ئیشتراکێت نییە بڕوام بە کێبڕکێ و منافەسە هەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە وای کردووە بەڕاستی بە مەحسوبیت خۆتەزانی هەندێک لە شوێنە گرانەکان کە هینی ئەموو ئەوە کە بەڕاستی زۆرێکیان نزیکیشن لە دەسەڵاتەوە کریان گەیانۆتە کری کافەیەک دەفتەرونی و 2 دەفتەر تەکابرا بێ 500 قاوە بفرۆشێ لە ڕۆژێکا بە 5,000 اینجا بۆی دەرناهێنێت من ئەو خاڵم نووسیوە کە چەندە گرنگە بۆچی گەشتیارمان کەمە یان بۆچی وا ئێرە گرانێ کەوا ئەچی بۆ شوێنێکی گەشتیاری تۆتێ بە پارەیەکی کەم زۆرترین شوێن و چالاکی بکەیت بەڵام ئای ئەمە ئەتوانین ئەوە بکەین بڕۆ 4 ڕۆژ بڕۆ بۆ هەورەمان بزانێت چەند بەسرفە ئەو 4 ڕۆژە ئەگۆڕم ئەچم بۆ قوبرس یا ئەچم بۆ تورکیا بزانێت چی پێەکەم هەکە لە ئیتالیا خۆی پیزا بە قەدەر ئێرە گران نییە یعنی وانە ئێمە کە باسەکەین بۆ گەشتیار نییە یا بۆ ئێرە بۆ شێوەیە بەڕاستی هەمووی بە هەڕەمەکی وەرگیراوە وەک خۆتەڵێ هەمووی یعنی ساسم بۆ سەر چیای کۆڕەک یعنی مەخۆ لە نان خواردنێک $50 بێ لەوێ من چۆن گەشتارێکم نیمە توانام نییە بچم کەواتە ئەو شوێنە بۆ من نابێ ئەی بۆ کوێیە یعنی ئەوە لە 105 بۆ تۆ نەبێ بیانیش نێتە ئێرە و ئیتر کەواتە چیمان بەچی کرد یعنی ئێمە بیانیمان پێ چییە کاگرن بیانی زۆر ڕزیلە لە من میوانم هاتووە لە سویدەوە زۆری پێگران بووە ینی 10,000 بچین بۆ سەرەوە بۆ تەلفریکا لە زۆر زۆرە من چۆن وابێ ناکرێ بۆ شوێ کەواتە ئێمە خاڵی لاوازمان زۆر زۆرە من ئەمە یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئێمە بەڵام بەڕاستی بە هەزاریش بە 1000 ساڵ پاری تەلەفریکێک دەرنایەتەوە مامۆستا خۆ بێ شت دراسەی جەدوای هەیە بزنسێکە بێت لە 3-4 ساڵە لانی کەم لە 10 ساڵە پارەکەی دەربهێنێتەوە ئەو سعریش کە تۆ باسیەکەی بۆ ئەو کوواڵەتیە بەرزەی چیای کۆڕک بەڕاستی ئەوەش لەگەڵ واقع زۆر نایەتەوە چونکە کوواڵەتی ئەوێ و مەسەلەن هێنانی تەختە لە فینلەنداوە و نازانم چی خۆ کاتە بە 500 ساڵمایەکەی دەرنانیتەوە لە سەرەتای دروست بوونەوە ئاگدارم لە ڕێگای بێ باڵانسەکە بێ لە شتێکم بەڵام لە هەر حاڵ تۆ ئەبێ لێرە چی دروستکەی ئێمە بێ بۆ خەڵکی گشتی ئیش بکەین ینی گەشتیاری بۆ خەڵکی گشتیە ئەوانەی کە های لای پەژین و ئەسن بۆ گەشت لێرە نامێننەوە ئەڕۆم بۆ وڵاتانی تر بۆیە یعنی ئێمە ئەبێ ئەو بۆ چون و تێڕوانی نەما بگۆڕین چۆن بتوانم بۆ ئەم خەڵکە ئیشکەم ئەمەش چێ بڕیارە ئەوانەی کە بڕیارەدەن بەڕاستی زۆر شارەزار نیە لە هەموو شتێک بۆیە چاوەڕێکەین ئێمە ئەو خاڵە زۆر گرنگە ڕاوێژکاریان هەبێ هەر لە سەرۆک وەزیرانەوە تاکو وەزیرە کاری تر بەڕێز کە بە بابەتە پەیوەستن پێویستیان بە ڕاوێژکاری گەشتیاریە هەموو وەزارەتێک چەندی ڕاوێژکاری هەیە جەنابی سەرۆکی حکوومەت بۆچی ڕاوێژکاری گەشتیاری جەنابی سەرۆکی حکوومەت پێی وتراوە چەند ملیۆن کەس هاتووە 8 ملیۆن و 200 ئێ باشە یعنی ئەو لەوانەیە بۆ نمونە کە ئێستا تۆ سەرۆک وەزیران بی پێت بڵێن 8 ملیۆن کەس لەم زروفە ناخۆشەیە سەردانی وڵاتەکەتی کردووە دڵە پێی خۆشە بێوازانی هەموو شتێک ئۆکەیە ئێ باشە بۆچی ڕاستێکە بەو ناڵن بۆچی بە هەڵەیە ئەبەن ئەمە بە هەڵە بردن نییە یعنی ئەبێ ڕاستێکی پێ بڵێن وانە خۆ ناتان کوژێ کاکە پێی بڵێن وەڵایی ئێمە بۆست بژانەوە ئەم سەکتەرە پێویستمان بەمە و بەمە و بەمەوە نەک بچەند بە جەنابی سەرۆک وەزیران بڵێن نزیکی 8 ملیۆن کەس ئەم ساڵ هاتوۆتە وڵاتەکەتەوە لە 2023 هاتوۆتە وڵاتەکەەوە نەخێر نەهاتووە ڕاستێکی پێ بڵێن بۆ یارمەتیتان بات بە قسەی ئێواڵێن نەهاتووە وەنیا هاتووە ئەو خەڵکانە بۆ سلێمانی و دۆکۆولێر قەنەعەت بکە کاک ڕەنج ئەو ژمارە تێکدانی دراسات استراتيجي يا همي حكومتي دكات منيش والله تقداني اللي دكات اما غدر لحكومات غدر ل يعني غدر للروانجي حكومات اويج لسر او تبني تيجيشني اما مساله استنى نرخكان جنابي دكتور ارامي قصي كرت نرخكان
بۆ تەلەفریک 10,000 لە دهۆک 10,000 تەلەفریک مەسافەکەی کورتترە و بزانم زۆر نییە چونکە ئەمە چوینە تورکیا گرانترە ئەمە بەراوردی لەگەڵ تورکیاکەین بەراوردی لەگەڵ ئەوروپا بکەین نە ئەو کوالیتی تەلەفریک لە سوید و لە سویسرا بەخوا بە 17 یۆرۆ حتا 20 یۆرۆ نرخەکانی ئێستا ئۆتێلەکانی ئێمە بەخوا پێشی سەری ساڵ بە 3 ڕۆژ ئەم چوومە ئۆتێلێکی 4 ستێر لە سلێمانی بە 40,000 دینار ژۆری بە 40,000 دینار ئیش نییە ئێستا نەفەری لە دهۆک بە 6,000 دینارە یعنی 6,000 دینار ئەخەویت سەری خۆی ئەشۆت نانی بەیانیان لە کەم وڵاتی ئەوروپا هۆتێلی وەکو هۆتێلی شاری جوان گران ملیۆم هەیە بەو کواڵەتیە ملیۆم چەند بوو سعرەکە لە بوکینگ چەند بوو پێشی سەری ساڵ بە 3 ڕۆژ بە 130 دلار 130 دلار یەکێک لە هۆتێلە ناوازەکانی دنیا لە سلەیمانی یعنی بچێ لەناو ملیۆم بە 130 دلار ژووری دوو کەسی بەس من باسی کافێ و پیتزا و قاوە ئەو شتانەم کرد تۆش متفق نیت کە لە هەندێک شوێن بێمەعنا گرانە کاکڕاج ئەمە لازم جیوازی بکەین ئەمە بچمە شوونێکی ملی بیت ئەم بچمە شوونێکی 5 ستێرە ئەمن بچمە شوونێکی ملی پیزا وابزانم بە 3,000 دیناری هەیە بەس بچمە شوونێکی 4 ستێر و 5 ستێر بیت حەزم لێ بیت پیزا بخۆم لازم بە 10,000 بیت کاکڕاج 10,000 چی وەڵا بە 30,000 هەیە ئەوە لازم 5 ستێرە و یعنی مێزێک جاری وایە بە 2 کەسی لەسەر 150 دلارەکە یعنی ئەو سعرانە بێمەعنان ئەمە سێری خەدەماتی دەکەین سێری کوالیتی دەکەین بۆ ئەمە مەسەلەی بەرزی سعرەکان بەخوا ئێستا لە هەمووی جیهان 25% هەمووی شتی لە جیهان گران بیە 25% دلار گران بیە ئەوە هەموو کارتێکردن کردیە لەسەر نرخەکان باشە وتت باسی بە شێوەیەکی گشتی هەموو کوردستانەکەیت کە گەشتیاری لە قەیرانێکی گەورەدا زۆر سپاس کاکڕانج بۆ بەرنامێتە و جەناب دەخولڤی کردی کریە خوددان ڕاستیە کردە کردەکە gelekê مهمە lê mixabin ez bêjim Kurdistanê heş çi pîte pênayete kirin zayeden li Kurdistanê xwastin mihafiza Duhokê hema wekî nabêjin bajêrê geştiyarî çi rastî bû vê sebetê nîne her bajêrê geştiyarî li Duhok nîne ebed çikû geştiyarî kîre kaba bibînin basekeyne çe geştiyarî nisbeta min yani ev şpar û heft sala wê vege bajêrê hem dibêjin îdara serbexûya Zaxo dibîte bajêrekê geştiyarî û destet îdara Zaxo xweş ku cenabê wan mistemir gel hindê baro doxê geştiyarî pêz bixin li Zaxo lê cêşanaziye cêşanaziye keyfa min kesekî pir karaya keseke mesela keyfa min gelek pêtê wextê ez bînim li Zaxo ku tu biçiyet met'emekê ve nîv saetekê heta mêzek destek kevît mezintirîn destkefte bû Zaxo ev e ji bo Kurda desta da û bû Zaxo jî lê mixabin Duhok em yê rewşeka geleka bêserober da Duhok ya welê hatî şkertê geştiyarî ez bêjme te gelekê lawaz bûy ev re welê hatî rojane xidanet otêlê telefona min dikin kayk bawer mişterî hebît otêla min bifirûşe mixabin bû bajêrê Duhokê taban Duhok ne wekî çi bajêrê Kurdistanê çiyayê wê menteqa wê cewê wê xelkê wê lê mixabin ev ro li hindek jî dibêjin ev sûçê wê ye we berpirsin berpirsî hotel û motel û wan cihin çima we karê xwe nakin çima we birandîn nakin çima we naçin meselen heta nekarin biçin Kurdê Bakur jî dewet bikin grûp bênin paspor bikin bênevêrê ev nesîçit komala otêlana yan xidanet otêla em hemî zebirîn tên bi xidanet otêla ez bêjim ne bes otêl heta bingehd siyahî ji Duhokê bigire û zawîte û heta çîtegeliyê şêrane ez li rêka we dibêjim mixabin بۆ ئیدارە پارێزگاها Duhokê çi plan nebûyne heger plan hat bakirin serê salê vî rewşê nebû otêlê Duhokê cenabê Şêx Ehsanî gotî ez teyîd kem 3 heta 4 otêla parêzgeha Duhokê vekirî bûn êk duhekê şiwana jî got em şerm keyin otêlê xwe bigirîn em yê ratibit amilla ji berîka xwe deyn û em hemî jî zanî ez li Duhokê şevane ez geriyim Duhok yani ji nahiya otêla û siyahê ve her sifre her nîne مخابن دناف راپۆرتێکی مەدا مەسەڵەن دەبێژن بەرف نەباریە لەوێ دەرێ امتحانات هەبووە لە هەمێ
پارێزگەهێن عێراقێ دۆخی ئەمنی نەباش بوو چەند جاران حکوومەتی عێراق بە سوودانی قرار دەرکرد گوت کەس نەچێتە دەرvێ ماڵێ خۆ نە شارێ خۆشی وان شتاژی دەبێژە کاکرنج ئەو وەختێ ئیعلان کرد دەستپێکا کۆپلانا بوو سەرێ ساڵێ بەری سەرێ ساڵێ بدە ڕۆژات بێژیت ئەم تەغیر بکەین دێ 40,000 سایح داخلی دهۆکی بیت پشتی وێ وەختی ئەڤە کەس نەوە دەبێژیت مانێ سەبەب ئێک و دووسێ هیچ ڕاستی بۆ ئەس و ئەساسی بێ سەبەتی خڕینە هیچ ڕاستیژی بووان نابێژم تە نەبیست من بیستە داتای 40,000 قلتي باللعبه خليجيه تشوينا كويتي قشتيار لو نهضنا دوكا كاكا ابا كابرا دي اعلان كد بيتن ابا بري سري صالح 40,000 دير وقت ديتنا درجت وتلي خر گردنيا ديجا تشيتا بلانت ببنما اطلانينا فلانيا كاكا اداره سربخوجي هرونه نبويا رشوانات توشي بيجي كيمي 10 12 13,000 الويري بني عريبا وسبب شبوها نا مدرسه بوها نا عطله بوها نا فلان بوها هيج راستيك بنيا دهوك شنحيا كرتو گزاري بالدوك صفرة فيجا بيجي صفرة سبب حكمت ام ريكا مايكا هوا داخازش جناب برا جورت كين ابي كابينت كين جناب بيوي داخازش ما بكت ام بشين بيگ و یک دست کرد گشت و گذار البارزگاه دو که هر نمایه اوست چند جارا داخواست کرد ولوی کابینی هم داخواست کرد ریکا برنامه و ام هیویه که جد کن خل کرد گشت و گذار پارزگاه دو که بکت خدان از تحدی جد کم وی برنامه تا موسم بیجی دوی که وان ده روجت سر ساله بید لیم خابن افریقا خدان اوتیل یه واسطه دیگری دنیای خری اروپا هم دیگرین کابرای تشتکل اوتیل خود زیادت کرد بابش نجمه که زیاده کرد ام دو که یه واسطه دیگرین همشه نجمت اوتیل خود کم کش بر رسومات و زرایی با اول کیره چه بود ام نشین دنیای بیشین دهت کامت چید رسوماتی وان تشتا لكردستان لدهو كولير سليماني دقل واقع بزنس دا بهفرا شوانن كري كهربجي رسومات مولا ما خراب کرد دهوكي وك اوتيل رسومات ببنما شما بتنه دبيجي دهوكي مگر دهوك رسومات وجودايا مگر نوكي سليمانيا مگر نوكي شهرنديا از بيش ما جنابت دهوك وكي ازل دهوك تجي مازنال هوليري نال سليمانيا شو من الدهوك يعني ستاندرد لحمي كردستان دوكي الهمي وسا بس خاصة دوكي شكوكا كل هوليري فيشك حركات شو ليها بري چندك ازي چوم 3-4 اوتيل دوكي غرفة نبويا لبنفم حركات دوكو هوليري وكيك حسب نكا نخير دو هولير باشترش دوكي فيغا برادر هي اوتيل خو بفروش دوكي سبيديت هوليري اوتيل كي كريت ممكن كري اف داتايت ببنما جي تاثير خدانه اوتيلات كات طبعا به جار وصا باريوي جرانت لت كات دي ريفابرك بيجي 40,000 داخلي دوكي بوي طبعا رسومات توان 40,000 دي 10,000 به هيج ارسو اساسك بو حساباتنا ام داخازش حکمتت کن داتا که درست داتا ام زانید داتا درست کس نزانید نه سیطرت زانید نه ریوبری گشت و گذاری اف رقم نه راسته تجیده بیجی هیچ اوتیلت مد گرتینه آیا کی وبرینه اوتیلت ما همیت عزلن اول 4-5 خدانت اوتیلت حاضرن بلا بیجیدن که اوتیلت وان بکری بو نیان هریب 40,000 کی وچونه وان رفیقته هي هتل قپات کریا خدان اوتیلن بله قپات کریا سیدا زباری تجی هتل خو قپات کریا کی هتل قپات کریا ها هر دو قپات کریا تدا بیجی او دا بیجی ها كاكا شلون؟ السيدة نسبة وضعي أوتيلا أفصل جالك خراب براستي زربي جمارة أوتيلات قبا گرتیبون درجات خو گردبون اگر چه پلان نهاد بنا دانان اسباب رئیسی زورن احتمال برنامه تا وقتنی نسمیا بیجم اكد بیجن اساس يشت گذار اللفمه اساس خرابه ام هندی آوا کین ام آوای سر خراب تشتكي خرابت کین ام هر شول کین و تاغوین بله ما اساس ما نیدرسته کرتی گشت و گذاره
دویتن هنده شارزابری نخاره اداره تا وی کرتی درست بکن امزانی چه گشتیار بیانی بینین امزانی چه عنوان اوتیلا پرکین چه خلقی کی بره خلقی کی بدین دو که راستی وضع اوتیلا جلك خرابو يعني بري ابروجي جروبان تليفون من كري يعني مخابني و سعر يجي هشتيا 5000 دينار الاوتيل دهوكي 5000 دينار 5000 دينار جبو جروب جبر جروب يعني دخويت كهرباء افا بحري كهرباء جنينه باري كهرباء نادر كبيت يعني انه ك نانه بياني جي نانه بياني جي لجلا وضع كهرباء جلك يعني بناني بياني وهوتيل همو ب 5000 همو بنفر ب 5000 دينار يعني باور بك حق يكلف في طول شي خارنجه يجي بخو 5000 دينار يعني تسحكي وضع يجيش تكيش رادي وضعك زور خرابه ام دنگي خو ما ادفيتنا بيهنين راستي وضع اوتيلا جلك خرابه نوكا زوربي خدانت اوتيلا ديندار دايره كاربنا ديندار خدانت غازنا يعني وضعوان زور خرابه استيره هي اف هوتيل ب 5000 بله تين مجبورن بدن ها چند استيره دو ستير سه ستير چهار استير استيره چهار استير جي 5000 دادن نوكا اوتيل هاي الدهو که چهار استير 5000 داد ما بستان نوكا يعني هوتيل كي 4 استيره براستي ولا هرزاني درچوا وانا مجبوره هوتيل كي 4 استيره ب 5000 بناني بيانيه ولا دور ما بستان نوكا اوتيل ايش تاج مشترينيا مشترينينا باور بكنو که اوتيل ما 4 استير هفته غرفه مانه احتمال دو سه غرفه دو سه نفر تدانه بن هو وضعه يعني الله يقسم لك والله من وتم هوتيل كي 4 استيره لدهوك با الله وكو خاون هوتيلك راكران شاكرا هو نكت دبيت قبوت كتم ها دبيت قبوت كت دبت دكت 4000 و 5000 بدات اگر واجی نبید اوتيل خود قبوت كت باشا خوي او جوره بكهرباء وبسبلت وبناني بياني وبالرسومات وضريبه خوي تشنك ولستر ايوا كاكا او كاريسات لدو خوي 8000 كان نفري 8000 8000 حتى 10000 راسي شن صرفه كان ايوا اگر توتالي 8000 انا بصرف هر نفر تكليفي 8000 8000 او بخوي ببنجي عدد بس عمل لك برا الله نبن اوتيلك قبطنا كشرميه يعني 6000 زرا اواجيش ناحيه كي بيحقق او عامله لقله او عامله روشتن خبا خلامينا بدا تشتمال دانيشيتن انتظار دك بجواب مستمر دبي عامله من تشتمال اگر روش تمال ده چي تعيشه كدي مجبوره وعامله كوچن صره لقله كاكا بقران كاريسات سياحه لدوك كارسات سياحه لدوك لسليماني راستي اما من زور براشكاوي كوم الله يخلق شتيان نوسيوا حتى هيك لە پەیامەکان ئاڕاستەی سەرۆک بافڵ تاڵەبانی کراوەڵێ شارێکی وەکو سلێمانی ئەوە بە درێژایی دوو کابینەیە دووکان موافقەی هەیە بکرێ بە شوێنێکی ڕیزۆرتێک لە ئاستی ئەو شوێنانەی کە لە تورکیا خەڵک ملیۆنان دۆلاری کوردستانی بۆ بات و ناچنەوانیش ئەچنە ئەنتالیا و ئەو شوێنانە بۆچی موافقەی بۆ ناکرێت بۆچی تەواو نابێت گەورە سەرمایه‌داری کورد فاروقی مەلا مستەفا پرۆژەیەک لە کابینەی پێشوویشەوە لەم کابینەیەشە موافقەی هەیە بۆچی دەستی پێ ناکرێتەوە بۆچی تەواو نابێت لە سلێمانی بۆچی فستیڤاڵی سینەما نەماوە بۆچی فستیڤاڵێکی ساڵانەی هونەری نییە بۆچی ئەم پایتەختی ڕۆشنبیریە چالاکی ڕۆشنبیریەکانی بەردەوام لە دابەزیندایە ئەم پرسیارانە هەمووی ئاراستەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە وەکو حیزب هەڵبەتە نازانم بۆچی بۆ حکوومەتیشە هەڵبەتە بەڵام دیارە ئاراستەتیان کردووە لەبەری لە پەیامەکانی هەڵبژاردن تا دیارە چاوەڕوانی ئەویان هەیە کە گڕوتینێکی گەورەتر لە سلێمانی دروست بکەیت ئێستا لە ڕێگاوبان و ئەو شتانەیە جوڵەیەک دروست بووە بۆ کەرتی گەشتیاریش پێویستی بە جوڵەیەکی گەورە هەیە ئەرێ هەندێک شت وترا لەسەر سێکتەرەکەی جەنابتان هاوکات خۆشم یەک دوو پرسیارەمەیە حەزەکەم بزانم خاتوو زێت ئەو ژنەی کە لە شانەر دۆزرایەوە گەیشتە کوێیەکەی ئەگەڕێتەوە چی بەسەرات دیارە لە بەرنمەکەی ئەوەی کە لە سۆران کردمان خۆشت ئەو پرسیارت کرد کێ دەگەڕێتەوە
ڕای جیاواز بەڵێ نا ڕای جیاواز مەبەست ڕای جیاوازە لەوانەیە لە کاتەکە ئێمە پێمان وابوو دەبی زووتر بگەڕێتەوە بەڵام ئەو برادەرەی کە بڵێن پرۆفیسۆر گرایم بارکەر کە کاری لەسەر دەکەن ئەوان گوتی 3 هەتا 4 ساڵکەی پێویستە 3 هەتا 4 ساڵ بەڵێ دێتەوە بێگومان هەر کاتێکەوە بێ لەوانێ زووتریشتەوە بێت دەگەڕێتەوە و ئەمە پێی ڕێکەوتێتەوە شانەدەر هەروە خاک و خۆڵە بەیا بۆ نا ئێمە ئێستا لەگەڵ هەر لەگەڵ ئەو زانکۆی کامبرجی بەریتانی ئێستا خۆشمان بەردەوام کاری لەسەرەکەین دیزاینێک ئێستا کۆنسپتی دیزاینەکەتەوە بۆ مۆزەخانەیەکی شوێنەواری نیاندرتال ئەم ساڵ بێتەوە مانجی 5 دیتیل دیزاینەکەشی تەواو دەبێ ئەو کاتە پێویستی بە بجە دەبێت کە ئەنجا بجەکە چۆن حکوومەت دابینی دەکا و ئێمە ئەم دیزاینە بە تەواوی تێچۆکەی دەخینە بەردەمی حکوومەت بۆ ئەوەی کە بجێ بۆ دابینکە و دروست بکرێت. مامۆساکەیفی خۆشەویست لە کوردستان چەند جۆری گەشتیاری هەیە؟ زۆرەکانی گەشتیاری دیارە یعنی مەسەن برێن لەوانەیە ئەمە زیاتر 13 جۆری جیاواز بڵێ ینی زۆرەکانی گەشتیاری زۆرن ئەوەی پەیوەندی بە ئێمە هەیە و وەکو شوێنەوار شوێنەوارەکانی کوردستان هەمە زۆر و هەمە ڕەنگن هەر لە تەندروستی هەیە هی هەیە هیزستانە هەیە قەڵای هەولێر ئەمانە هەمویان زۆرەکانی و هەر جۆرێکی گەشتیاریش ئارزومەندی تایبەتی خۆی هەیە شوێنێکی وەکو پێنجوێن یعنی بەڕاستی توانی وەکو سویسرای لێ بکەیت بە سروشتە جوانەکەی بە ساردیە تایبەتەکەی وەنیە کام ساڵش کە بەفر نابارێ لەوێ هەر بەشەکە بارە شوێنێکی وەکو حاجی ئۆمەران حاجی ئۆمەران لەم ساڵە لە مۆسکۆ ساردتر بوو بس بريار مقوماتي وينيا كلا همو مقيماتي هيا بس بريار عالمي جياني عربي وبويبن بس بريار بو فستيفال السينما لدهوك درس بكن باش 150 مليون دولار بس مستعدين 50,000 دولار هندك روناهي للشارع كان يدوك بدن قبضان سري صال سري صال مناسبي سري صال شو قازنج من هيا بفستيفال السينما شانكي وكو حاجي عمران ونا فستيفال السينماش جرنجا زين وەکو قەیناکە مەسەلەی ڕەخنەکانتان گرنگە بەڵام بەڕاستی نانا سەیریکە فستیڤاڵی سینەما فستیڤاڵی هونەر چالاکیە ڕۆشنبیریەکان کۆڕ و کۆبوونەوە سمینارەکە معریفیەکان ئەمانە هەر هەمووی بۆ دهۆک بۆ سلێمانی بۆ هەولێر گرنگە مامۆستا پێشانگای شێوەکاری گرنگە ئاخر ئەوانە لە مەقەوماتی گەشتیارین ئەمە شەریکەکی نەرویجی هات بەس حەکی لە کوردستان کرد 300 شوني گشتیاری ئەمە پێڵێن منطقی بکر مناطق عذراء لە کوردستان 155 شونی لە دهوک بوو ئەمە محتاج 10 ئەو شونە بینە وجود ئەوە مقاومات ئەوەی پارەی دینیت فستیڤالی سینەما پارەی ناینیت چونکە ئەمە حتا ئێستا نەگەشتی ناو ئاستەک و ئەمە بتوانین قازانجی لە فستیڤالی سینەما بکەین ئەوەی موجود بڵێ ئەمە قازانجی لێ بکەین پاشی بچینە لە دهۆک بەشداری فستیڤالی نێودەوڵەتی کردووە یعنی چۆن يعني وەکو خاوەن هۆتێلێک حەقە دیدگاتان فراوانتر بکەن بۆ مەسەلە ڕۆشنبیریەکان يعني دهۆک بە شاعیرەکانیەوە جوانە دهۆک بە سینەماکارەکانیەوە جوانە دهۆک بە شانۆکارەکانیەوە جوانە يعني تۆ نابێ بەس ئەوانە ببینی کە پارە کارتی سینەما چەند عەمەلەمان هەیە 20 مان هەیە 100 مان هەیە 1000 مان هەیە کاکە لە کارتی گەشت و گوزەر لە دهۆک 13000 عەمەلەم هەیە آخر قەیناکە کاتێک کە فستیڤالی سینەما کرا لە دهۆک هەر لەسەر ئاستی کوردستان و عێراق هەستا سەدان کەس هاتن بۆ دهۆک ئەگەر نەش لە هەزاران جەنابەت گوتی بوو سیاحەی داخلی دهۆک ئێستا من دهۆکم بەقەر چاوم خۆشەوە خۆ من ئەوەی بەرنامە لە دهۆکەکەم لە سلێمانی نایکەم بەس ئێوە ئەبێ دیدگاتان فراوانتر ئێستا دەڕوویە گارەی معقول نییە توالێتێک نییە بڵێ سینەما گرنگ کاکرانج توالێتێک نییە کابرا بڕۆتن دەست ئاوێکی لە گارەی چەند تۆ سیاحە لە دهۆک ئەو سیاحە دهۆک هیچ حکومەتی هەرێمی کوردستان بەرنامەی سیاحی بوو گەشت و گوزاری دهۆک نەکردیە کاکە خۆ ئەو کابرای بخۆ لە کەپرێکی لەسەر ئاوێت چادرێک دانا بێت ئان هەندە بەلکە چلی دووگاریتە ئەوە سیاحەیە ئەوە سیاحە نییە کاکە ئێستا بەڵێ فەرموو ببوورە مامۆستا خۆشەویست بەڵێ پێشەچی بەڵێ فەرموو دەنگت عیبینێ خوشکە پێشەچی بە خێراتی میوانە بەڕێزەکان دەکەم دەستخۆشت لێ دەکەم لۆی دلفەتت بەمەدا لێرە کۆبووینەوە من قوتابی مریە مزەفەر لە قۆناغی یەکی دەستگاکانی گەشتیاری
پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە دەستەی گەشتوگوزار پلانێکی 8 ساڵەی دانابوو لە 2023 کە ژمارەی گەشتیاران لە ساڵی 2030 دەگات تا 30 میلیۆن کەس ئایا ینی چۆن دەگا بەوەندا کە دەبینین شوێنە گەشتیارەکانمان بە هیچ شێوەیەکانی گرنگی پێ نەدرایە. خۆشترین شوێنەکانمان دووکان و ناوچەی سۆرانە کە دەبینین ینی بەجەمەلۆن و حەسیری ناوڕێکدا پۆشرایە. هیچ بە شێوەیەکی ستاندارد ینی گرنگی پێ نەدرایە بە شێوەیەکی سەرکەوتوانە نەبووە و ڕێژەی گەشتیارانیش ینی زۆرە لەو جێیانە بەڵام گرنگی بە شوێنەکە نەدراوە. ئەحمەد ئاواشار بە هەمان شێوە ئەو حەسیر و بەش کراوە و بەڵێ ئەو جەمەبەستی من بە گشتی هەموو شوێنە گەشتیاریەکانە هەموو شوێنە گەشتیاریەکان قسەکەت بەجێە کەیتر ئەو برایم بەڕاستی نازانم کاک سیروان خۆزگە لێرە بووە وەڵامی ئەو خەڵکەی بایەتەوە نوێنەری سلەیمانی خۆزگە لێرە بووە بەڵام دڵنیام گوێتان لێە کە خەڵک لە ڕەوشی گەشتیاری ناڕازیە لە هەرێمی کوردستان و ناقیشیان نییە وە شتێکی تریشەیە زۆرێک لەوانەیە حکومی ئەم وڵاتاکەن لە دەرەوە ژیاون لە دەرەوە خوێندویانە جنسیان هەیە هەندێکیان لەوێ گەورە بوون ئەرێ هەندێک لەو شتانی کە لەوێ بینی وتانە دەبیهێننەوە بۆ وڵاتەش خۆ کفر نابێ. پێشکی بە خێراتێنی میوانە بەرزەکان دەکەم دەستخۆش لە زەناوت دەکەم کاگرانس من قوتابی ئەحمەد عەبدوڵڵا لە پەیمانگای تەکنیکی هەولێر بەشی ڕێبەری گەشتیاری پرسیاری من لە لایەنی پەیوەندیدارەکانی کەرتی گەشت و گوزارە ئایا کەرتی گەشت و گوزار بۆچی کۆنتاکێکیان نییە لەگەڵ ئەو شەریکاتانەی کە گەشتیار لە دەرەوەی هەرێمی کوردستان بوو ناوەی هەرێمی کوردستان دەینین یاخود بڵێن لە دەرەوەی عێراق دەینن بوو ناو هەرێمی کوردستان بۆچی کۆنتاکێکیان نییە ئایا ئەو کەسەی کە ڕێبەری ئەو گەشتیارانە دەکات خەڵکێکی دەرەوەی کوردستانە ئایا ئەو ڕێبەرە زانیاری زیاترە لە ئەو ڕێبەرەی کە خەڵکی کوردستان بێت مامۆستا قسەی جوانی کرد کە گوتی گەشتیار سەردانی قەڵای هەولێر دەکەن تەنانەت سێلڤیەکی لەگە دەگرن ڕسمەکی لەگە دەگرن هیچ سەبارەت بە زانیاری و مێژووی قەڵاکە نازانن ئایا بۆچی بۆ وای دەگەڕێتەوە کە ڕێبەرەکە هیچ زانیاریەکی سەبارەت بەو شوێنەی نییە ئەگەر ڕێبەرەکە ڕێبەرێکی لەو شوێنە بێت یعنی کەسێک بێت لە کوردستان بێت مەقسەدم ڕێبەرەکە زانیاری سەبارەت بە شوێنەکان زیاتری هەیە مەقسەد لە قەڵای هەولێرە شوێنە گەشتیارەکانە شوێنە ئاینیەکانە جا مەقسەدی من ئەوەیە کۆنتاکێکیان هەبێت سەبارەت بە گەشت و گوزار شەریکاتی دەرەوە یعنی ئەو شەریکاتانە کە گەشتیار لە دەرەوەی هەرێم دەین بۆ ناو هەرێم کوردستان هەتاوەکو ئێستا ئێمە نەخشەڕێکمان نییە نەخشەیەکمان نییە ناڤیگەشتنێکی ڕێکوپێکمان نییە کە خەڵکێک دێتە ئەم وڵاتەوە شوێنەکانی هەموو تێدا تۆمار کرابێ بەردەوام ئەپدەیت بکرێتەوە زانیاریەکانی پێت بڵێ لەم ڕێگایی تۆ فڵانە هۆتێلی لێە فڵانە ڕێستۆرانتی لێە ئەم شتانە جناب کاکران سەبارەت پرسیارە برادەری دەستخۆش هاتنا سیاحی بۆ هەرێما کوردستانی بۆ دووکی زۆرە سەنایە بەس لێ ئەو بنگەهت مەین هەرەوە بنگەت سیاحیە بە 2005 بوونە چ تشتێنی نەبووە و سایح داخلی دووکی بیت بەڵێ فەرموو برای شیرین دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم ناوم تەمەند تاڵبە لە کۆلێژی مایکەکان نزیکەکەیتەوە لە لە کۆلێژی سەلاحەدینم پرسیارێکم بۆ مامۆستا بەڕێزە بووکە لە بیدایەتی بەرنامەکە مامۆستارام باسی لە خوامەدەکردنی کوردستان و بەرامبەر گەشتیارەکان ئێمە گەر سەیری هەولێر بکەین چەند شوێنێکی باشمان هەیە بۆ گەشتیاران بەڵام کەشوهەواکەی ناڕێکە پێت وایە کە ئەمە خوامەدەکردن بێت ڕووی گەشتیاران مەبەستە کەشوهەوای هەولێرە ژنگەی پیسوانە بەڵێ بەڵێ ژنگەی پیسو مامۆستا ئارام ئەگەر وەڵامی بیتەوە بەڵێ بەڵێ کێ بوو داوای مایکی کرد بەڵێ مامۆستا ئارام بەڵێ مامۆستا زۆر سپاس جان خۆ ئامادەکردن بۆ گەشتیار بۆ هەولێر من نازانم ئێمە دووبارە دێمەوە بەسەر ئەوەی ئێمە چۆن لە گەشتیار تێگەین ینی هەولێر جگە لە قەڵاو یەک دوو شوێنی تر ینی چیتر لە هەولێر بکەم من بۆیە ئەگەر بتێ بێ بۆ گەشت بۆ هەولێر دەوروبەری هەولێر بۆ گەشت ئاشەیە
بەڵام خودی هەولێر دوو شوێنەتەیە بە ساعتی 2 ساعت تەواوێکەی یعنی پێویستی بۆ ژینگە پیسەش نامێنێ ئیتر لازم چۆن وەڵام بکەم گەیشتیانە بۆ هەولێر لازم تۆ ئەتێ بڵێ گەشتاری عەرەب هێنم ئێمە ئەبێ بزانین کام گەشتار هێنی پێداویستەکانی گەشتارێکی عەرەب زۆر جیاوازترە لە پێداویستی گەشتارێک من لە ئەوروپا و لە وڵاتانی ترەوە بهێنم زۆر بەداخەوە یعنی ئێمە خۆشمان بەشێکی لەوانە باشە بۆچی دووبەی بەو سەحرایەوە ئەتوانێت لە هەموو گۆی زەویەوە خەڵک بەرێ بۆچی ئێمە بەم هەموو کوێستان و گەرمیان و چیا و ئەشکەوت و بەندەن و بەفر و باران و ئاوە ناتوانین خەڵک بێنین ئەتوانم بڵێم ئەوانەی کە چن بۆ دەبەی کاگرانت گەشتاری بزنسن ئەتوانم لە سەتا بڵێ 70 بزنسی چی وەڵا خەڵکێ پارێک کۆ کاتەوە بەس ئەچێ بۆ کۆنسرتی فلان و فیسار هونەرمەند ئەوەی تریش کە ئەمێنێتەوە سێ شێوە گەشتیاری زۆر باو هەیە لە جیهان کە ئێمە نیمانە خۆ ناتوانین ئەوانەی بەغا و بەسڕە بێنین بۆ ئێرە ئەوەندە قورسە ئەوە تا لە سلێمانی ئەگەر ئەو پرۆژێ دروست بکرە ریزۆرتەکان متەجەعەکانی فاروقی مەلا مستەفا 20 ملیۆن خەڵک نایە لە عێراقەوە لە 40 ملیۆنەکە 10 ملیۆن نایە 5 ملیۆن نایە خۆ 5 ملیۆن 6 ملیۆن بەقەدەر ژماری دانیشتوانی هەرێمە من لەگەڵ بەڵام کە ئەوەی ئەچێ بۆ دووبەی زۆربەی بۆ جارێک ئەچن ئەوەی کە جارێک چۆ بۆ دووبەی جارێتر ناچێتەوە ئەوەی ئەچێ بۆ دووبەی داوای 2-3 دەکات زیاتری نییە کە ئێمە خۆمان لێرە نیمانە بۆیە بۆ ئەواتێ ئەو پرۆژەی کەواتۆ ئەڵێ من ئاگادارێ بەڕاستی ئەگەر ئەوە بکرێ ئەتر زۆر ڕێڕەوی گەشتیاریە گۆڕێ بەرەوە هەرێم بەڵام ئایا چەندە ڕێگری لێکراوە تا ئێستا کەی بڕیارەکەی بۆ دەرەچێ لەگەڵ ئەوەشاستی ئەبوو زەبیە و کاتە با ڕەخنە لە دووبەی بگرێت کاگرانج لەگەڵ ئەوەش من دووبارە ئەڵێمەوە ئەمە لازم لەسەر منتەج ئیش بکەین یعنی ئێستا خنس ئەمە لەسەر ئیش بکەین دەبیتە باشترین منتەج ئێستا ئوردن هەمووی سیاحەکەی لە بەترایە قازانجی پارەی داهاتی هەمووی لە بەترای دینیت چونکە ئیشی لەسەر کردە منتەج ئەمە خنس باشترە لە بەترا بەس سێری بکە ژێرخانەی گەشتیاری ئاشینواری هیچی تێ نییە ئەوە سەیریکە هەموو شوێنێ مقاوماتی گەشتیاری توانی تو دروست بکەیت ئەوە تانێ سعودیا ئیش بکەیت سعودیا ئەو پرۆژانە نبینی لە سۆشیال میدیا ئەوانە ئەگەر ڕەنگەت خۆ سەردانیشە کردووە چی کردووە چی نەکردووە کاکڕانج ئەتوو وەختێ شوونەکەت هەبیت ئەتوو لازم بێ لەسەر ئیش بکەی وەکی معمەلە ئەوڵ هەیکەلیەی بۆ دروست دەکەی ژێرخانەی بۆ دروست دەکەی لەسەر ئیش بکەی و بکەیە منتەج و باشترین ئیش بوو لەسەر منتەج ئەوەی کاکوشیاری گوتی مەسەلەی مارکتینگکە مەسەلەی ریکلامە بەخوا بچی جارێک لە بەترا جارێک دینا ناچیەوە بەس بیە منتەج دخولەکەی بە 10 دیناری ئوردنی بوو 10 دینار یعنی پارێکی زۆرە بە نزیکی 15 دلارە وەزیرەکەی هات گوتی کاکە من دەکەمە 50 گوتی کاکە ئیشەکەی خراپ دەبیت بەخوا زیاتر بوو چونکی ئیشی لەسەر کردە مارکتینگی بۆ کردە ئەمە یەک شوونی لە کوردستان مارکتینگ حتا ئێستا بۆ نەکردە قەلعەی هەولێر زۆر پارەی لەسەر کرد مارکتینگی بۆ نەکرد ئەوە ئەم لە بیداتی حەڵقە نقاطی ضعفی لە گەشتیاری یەکەم خاڵی ئەوەی برادری بەحسی کرد ڕێبەری گەشتیاری بۆ ڕێبەری گەشتیاری درست نەکەن ئەوە چەند جار لەگەڵ دەستەی گەشت و گۆزار دانیشتین کاکە ڕێبەری گەشتیار ئێوە درست بکەن لە زالگاهەکان مەکتەبێکی بۆ درست دەکەن هەچی پاسی لە عێراق بێت لە ناوەڕاستی و باشووری عێراق ئەمە بە ئیجباری ڕێبەرێک دەداینە لەگەڵ بۆی ڕێبەری عەرەب دینیت بەس دمبڵکی پێیە و ڕەقاسی پێەکەن کاکێکی گەشتیار دمبڵک و ڕەقاس بیت هەمەڵە ماڵی خۆ ئەمە ئەزانین ئەو ئیشە بکەین بەس ئەمە لازم گەشتیار دمبڵک و ڕەقەس نەبێت 6,000 شوونی گەشتیار سینەما نەبێت تۆ شەرەتەوە بێ لێر لە هۆتێلەکەی تۆ بخەوێرەوە گەشتیارە کاکە ئەوە مقاوماتی ئەمن لە پارە ئەگەڕێم ئێستا ئەو دێت تۆزە ڕەقس بکات تۆزە کاکڕانج دووە بەرهینەری گەورە لە دهۆک تۆ هەرچی نەخەوێ لە هۆتێل پێت گەشتیار نییە ڕەنگە حەزی لە ئەمە لە پارە ئەگەڕێم ئەمە لە اقتصاد دەگەڕێم ئێستا عالەم هەمووی لەسەر اقتصاد دەگەڕێت لە پارە ئەگەڕێت دووە بەرهینەری گەورە لە دهۆکمان هەیە یوبی هۆلدینگ و ئەوەی جەماعەتی فامیلی مۆڵ هەردووکیان سینتقاریە یەک شوونی گەشتیاری لە دهۆک دروست نەکەن
لەبەرڵین ڕێکسۆسی دروست کردووە و جوانترین کواڵەتی ڕێکسۆسی زەڕاری دەدات لە مانگی 100,000 دلار پارەکە لە شوێنێکی دی دەینێت لە مەسرەفی لایەکەت وڵا ڕاستەکەی من جارێک چوم هەمووی چۆڵ بوو ئەوەی فامیلی مۆل بڕ سێری بکە کاکە مارکتینگمان نییە دەستای گەشت و گۆزار وەختێکە کشیاری گوتی ئاساس زۆر ئیشێکی گەورەی کردە فێسبوکێکی دروست کراوە کاکە ئەمە لە حتا چ وەخت دەمینین ئەوەی کابرای ئیشی نەزانی دینی دەکەینە مەسئول لە مقابلە گوتمە کاکە یاسای گەشت و گۆزار دەنەینن دەبیتە لە غەر و لەنگەر ئەو دەبیتە مشکلەی بۆ ئێمە گوتی بۆ دەبیتە لە غەر و لەنگەر گوتی کاکە تو ئەو وەختێ ئەو یاسات دانای پرسیاری بە کێ کردە پرسیاری یەک صاحبی ڕێستۆرانتی کردە یەک صاحبی ئۆتێل کردە یەک صاحبی لایف میوزیکی کردە هیچی نەکردە ئەتۆ احترام بۆ مامۆستایەکی زانکۆی مامۆستای زانکۆی علمی هەیە بەس ئێش و ئازاری من نازانیت لازم پرسیاری لە من بکەن لەو یاسا هەموویە گەورەکەی ڕاست نەیرێ بە حکوومەت و بڵێ 1 ملیۆن خەڵک هاتووە لەو یاسا گەورەیەکە دەرئینە لە واقعی کوردستانی یەک خاڵی لێ وەرگرت ئەوەی نەچی دەستیریای خۆ نی بکات هەر ڕۆژی 100,000 غەرامەیە گوتمە کاکە ئەوە نەمەعقولە 100,000 زۆرە یعنی ئێستا یەک هەفتی دەبیتە 700,000 دیلار غەرامەکان هەمووی 100,000 خێرا ڕۆی 100,000 وەختە ئەمە گەڕاینەوە لە مسودەکانی ڕۆژانە وەختە گەڕاینە لە مسودەکانی ڕۆژانە مناقەشاتی پەرلەمان دەرچۆ سفرەکەی زیاد بیە ئەو بەخۆی 10,000 بوو بەڕاستی والله ئێستا ڕاوستاندیە ئێستا 100,000ەکەی ڕاوستاندیە کەواتە بێ و پارانەیە وەربگیرێتەوە کە سفرە زیاکە لێ وەرگیرا باو قسەکەی بکە خەڵکیش زۆرە غەرامە کرابێ خۆی 10,000 و 100,000 لێ وەرگیرابێ ئێشمان زۆرە کاکە خەڵک هەیە خەڵەتە پارەی لێ وەرگیرابێ کاکە جێگای ئۆتێل بوومە حجز بکەن تەخۆم ژوورێکی مستەشفا بوومە حجز بکەن دڵمان ئێشە ئینشەڵا دڵە سەلامەتە بێ و دڵنیام لەوەی ئینشاءڵڵا لایەنە پەیوەنددارەکان گوێتان لێگرن فەرموو کاکرانچ کە هەمیشە پەنجە خەیتە سەرە و برینانەی کەونیشتمانە هەیەە من نیاز خورشید قوتابی ئەندازیاری کشت و کاڵیم بەڕاستی ئەگەر لە لایەنە کشت و کاڵێکە و لایەنە مێژوەکەی ئەمە لە کەرتەی گەشت و گوزار پێویستمان بە چەند خاڵێکە ئەمە لە ناو هەرێمی کوردستانی گەورە بە تایبەتی با بڵین سروشتمان هەیە مێژومان هەیە هەر کشت و کاڵی گەشتیاری هەیە کەلتورمان هەیە ینی داهێنانمان هەیە کۆمەڵێکی زۆری قوتابیانمان هەیە و دەرچوانی بەشە گەشتارێکەکانمان هەیە کە با بڵین ڕێبەری گەشتیاری پێشکەوتون بەڕاستی گەرەوانە پێشکەوتون نەبن ئەی کێ با بڵین ئەوانەمان هەر هەمووی هەیە مامۆستایانی بەڕێز باسی 6,000 شوێنەواریان کرد وەڵاهی ئەمن لە ناوچەکی شاخاوی لەدایک بووم لە دەڤەری سۆران 6,000 شوێنی مێژووی لەوانێ بەس لە سۆران هەبی کەچی تۆمار نەکراوە بەدەیان ئەشکەوت و بەدەیان شوێنی گەشتیاریمان هەیە کەچی هیچ گرنگێکی پێ نادرێ کەچێت تا ئێستا کە شوێنێک نییە پیادەیەک نیێت تێدا سەرکەوی هەرچەند جێگای دڵخۆشیە کە لە کابینەی نوێم ڕێگاکان زیاتر کاری لەسەر کرا کە ئەوەش ڕێگا خۆشکەرە لە بۆ کەرتی گەشت و گوزار بەڵام تێبینیەکم هەیە لەسەر کۆمپانیەکانی گەشت و گوزار با لەسەریان بکرێتە مەرج ئەو شوێنانەی کە ئەو 6,000 شوێنەی کە باس کرا لەسەر کۆمپانیاکاندا بە پێی پارێزگاکان دابش بکرێ لەسەریان فەرز بکرێ ئەو گەشتیاری لە دەرەوەی هەرێمی کوردستان دەهێنن بەو شوێنانی ئاشنا بکەن بەدەیان یوتیوبەر و ڤلۆگەر و ئەو کەسانی تێدایە هەر سێلفێک و هەر وێنەیەک دەبێتە هۆکارێک لە بوو ناسانی ئەو شوێنە زۆر سپاس بۆ پەیوە جوانەکان و ڕێزمان بۆ دەڤەرە جوانەکەی سۆرانیش یەکی ڕستەیەکتان لێ وەرەگرم لە کۆتاییدا با لەوە دەست پێ بکەم بله چونکە دوو ماهیدا چ دەبێژی ئەگەر ڕستێک بێت دوو ماهەیەک ئەس بژم مخابن بۆ باژێرێکی وەکیت بژن باژێرێ گەشت و گوزارێ ئانی سیاحی هیچ ڕاستی ئەسو ئەساس بۆ وێنینە دوو ماهێکیشی داخوازامش جەنابێ برا گەورەی ئەوێ کابینانە هەیە یا دەهێ خۆلڤی کەرتی بکەتە خوددان چکو ئەف کەرتە یاشمە وەرەش هەمی دنیای چێترە وەکی ئەم بینین جیرانتمە ئەوە تەرکن هەمی سەرکەرتی سیاحی بەزل مخابن کوردستانê û xwastin dûkê em çişk siyahê nizanîn daxwazê kên xulvî kertî bikete xidan. Hêvî dekem cenabê Serokê Hikûmet guhdariya we bike mamostay xoşewîst. Ustaz min pêm waya kêşeyên biraderane ke hotêle de wekû basman kir bes le duhok nî lestêmanîş em min bînîm.
دەگەڕینەوە بۆ 12 ساڵ ڕم پێش لە سەرەتاوە لە سلێمانی چی زۆر دڵتیەشان کە شارە جوانەکەی سلێمانی شایەنی بوژانەوەیکی زیاترە لەلایەنی گەشتیاریەوە؟ وەڵاهی من ئەگەر هەڵەنە بم لە هەشتاکان چوون بە سلێمانی زۆر دڵم ئەکرایەوە لە سلێمانی بەس ئەم جارە یان نێو کوبری ڕەساسی بوو گەشتیارم نەبینی حرەکەی تیجاریم نەبینی سەراحەتەن. قەزانی قەزاکەی خۆشە زۆر وەزعی باش نییە دەربەندی خان تخوا خۆی چەند جوانە کوردستان هەمی جوانە آخر دەربەندی خان بەهۆی بەنداوەکەوە بەهۆی لەولاوە باوە شاسوارەوە یعنی ئەکرێ بکرێ بە شوێنێکی زۆر سەرنجڕاکێشی کوزی جوانی بچکۆلەی گەشتیاری وەنیە زان دەبێ شتێ بڵێم من پێم وایە هاوکو لە سەرەتا باسم کرد دایمەن دەبێ خۆمان پەنجە بخێنە سەر هەڵەکان بۆی عیلاج بدۆزینەوە ئێمە ئیشمان لەسەر توێژە فەقیرەکەی عەرەبی عێراق کرد بۆی قبولمان کرد و تیر بێتە 5,000 و 6,000 و 7,000 بۆ ئەگەدەری توخوای شتێکی بووین باسەکەم آخر کاتم تاو ئەو مهم گرنگە هەولێرمان کە پایتەختە بۆ ئەوەی گەشتیار چکە و قوتابێرە پرسیاریان کرد لە هەولێر چی ئیزعاج شتەکە لەلایەنی گەشتیاریەوە تەمەناکەی وانە بووە زانی پاک و خاوێنی هەندێک ڕێستورانەکان ئەمن بەخۆم پاک و خاوێنی کە نییە کە خاوێن نییە ئەمن بەخۆم کاتی خۆی لە 2015 تەفتیشم کردووە لە چەند هوتێلێک لە بەرەوەی لەسەر مەستەرپلانی کوردستان ئیشم کردووە هوتێلی 4 ئەستێرە هەبووە بەڕاستی 2 ئەستێرە زۆر بۆ بیدەیتێ ئەوەندە پیس بووە بەڵام با ئەو خاڵی خۆم باسکەم ئوستاز ئێمە ئیشمان نەکردووە لەسەر ئەوەی چۆن بتوانین لە دەرەوە گەشتیار بهێنین ئەمە یەک خاڵ باسکەم هەتا ئێستا ئێمە ئیشمان لەسەر نەکردووە بەسەن لە سنگاپورە وەختێکە دەچی بۆ مالیزیا یەکێک لە محەتەکانی سنگاپورێ دەتوانین بچی بۆ ئەوێ ناهاتوین هەولێر ڕەبت بکەین بە ئوردن و دووبەی و قەتەر ببێتە بەشێک لە خەریتەی گەشتیاری دەستخۆش زۆر سپاسانەکەم بەخوا کاتەکەی ئێوەی برد MCR بە گیریان هێناوم عەفومەکەن یا ڕستەیەکت هەیە بڵێ وەڵام من هەر ئەوە دەڵێم ینی برادران ناکرێ ینی ئەوە بێ ئومێد بن پێم وایە گەشت و گوزار و شوێنەوار ئایندەی ئەو وڵاتەیە و بە هەندێک ئاستان کەن ئەو ئاستەنگانە لێرە باسکران و پێم وایە دەگەینە ئەنجام و ئەم کەم و کوڕیانش چارەسەرە بن ئەمە گەشتبینین وەکی جەنابتان مەوجود بن و دەستی لەسەر خەڵەکە بدانن بەس سێ نقطەمان هەیە لازم لەسەر ئیش بکات حکومەت ڕێبەری گەشتیاری کەمکردنی ڕۆتینی زۆر درێژ هەماهەنگی بینی ئیداراتی حکوومەت دەستخۆش منیشەڵام کاگرانج لە ڕاستی حکوومەت پێویستی بە ڕاوێژکارە بۆی ئەمانە ڕاستکەینەوە ئەگەر ئێرادە هەبێ ئیدارەش هەیە زۆر سپاس زۆر سپاس قوتابیانی خۆشەویست خوێندکارانی خۆشەویست سپاس بۆ ئامادەبوونی مولایەکتان دەستان خۆش بێت هیوادارم سەرنجەکانتان بە هەندوەر بگیرێ هیوادارم دهۆکە جوان و ڕەنگینەکە تێبینیەکانتان بە هەندوەر بگیرێ و چارەسەر بکرێ هیوادارم ئەو پرۆژە وەستاوانی سلێمانی کە پەیامەکان بۆ من هاتبوو منیش ئاراستەی سەرۆک بافڵ سەرۆکێکی نیشتیمانی کوردستانم کرد هیوادارم بە هەندوەری بگرێ هیوادارم جەنابی سەرۆکی حکوومەت تێبینیەکانی جەنابەت بە هەندوەر بگرێ وەزیرە بەڕێزەکان کاری لەسەر بکەن بەردەوام سەرۆکی دەستەی گەشت و گوزار خاتوو ئەمەل لە بەرنامەکانی مناڵێ ئیشەکەی من تەنیا بە خۆمەوە پەیوەست نییە پەیوەستە بە وەزارەتی داراییەوە پەیوەستە بە وەزارەتی ڕۆشنبیریەوە پەیوەستە بە وەزارەتی کشت و کاڵەوە پەیوەستە بە وەزارەتی کارەباوە پەیوەستە بە هەموو لایەنەکانەوە هیوادارم هەمویان دەستگیرۆیی ئەم کەرتە بکەن بۆ بەگەڕخستنی پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان کاتێکی شاد دووبارە بەخێراتن سەرسەرم سەرچاوی من